بە ناوی خی گەورە و میهرەبان پێشنیار کرا یان وەڕێککەوتە ئەوانی سەرپەرشتی و دەورە دەکەن کە ئەو جارە بابەت تایبەتیبی لەسەر فەلسەفەی ڕوح چکە زۆرترین گفتوگۆ لەسەر فەلسەفەی ڕوح هەیە لە سەردەم هەم علاقەی بە زانستەکانی نوێ هەیە هەم بە فەلسەفە هەم بە ئای هەر مادەک علاقی بە هەر سێتەوەری زانستی فەلسەفی و ئاین هەبوو مادەی خۆشی گرنگلی دەدەێت حولەشی زۆر درایە تعریفی ڕۆح بکرێت هەیە پێیان وا بووە ئەسڵان ڕۆح هەروجودی نییە هەشە پێی وایە هەیە بەڵام تعریفی ناکرێت لا قورآانێ باسکرایە يسألونك عن الروح قل الروح من أمر ربي هي ويد زاني كقوتيتي من أمر ربي كاتا كتهي هات لا القرآن يعني منهجة دانا دي بيت بري الروح لبابي خلق مادة ليبن بيتوا لبابي أمر قانون حقائق أو أنا كدو دنيا اللي جاء سدينا سري بازكين لو بابتي لي بيتوا بەڵام بەشێکی زۆر پیان وایە دەرێن بەتایبەتی کە لەو باسیکەم وما یوتیتم من العلم إلا قل يعني دەری ئێمەمان کەم بە ئێوەدا وازانن تەواو بوو ئەو مۆزوع بۆیە بەشی زۆری پیان وەیە هەر باشیش نییە ئەو مۆزوعانە لە کاتێک خۆی هەندێکشترایە کە چار بابەتێقی ئینسان نازانی چیە نازانی سبینێتی اکتساب دەکە بئەی ئەڕدین تەمود یعنی ئەوە خۆ ئەگەەوە باید لەوێ دەنووساتێکۆ ڕۆحیش یەک لەو چۆن بەڵام وە نەگوترایە بۆیە مەجای دراست لەسەر ڕۆح مەجالێکی ئەتیادیە و لەو سەردەمەش زۆر زیادی کردیا مجموعە کتێبەیە مجموعە منەزەماتی دووەلی هەیە لەسەر ڕۆح جدوایی بە تایبەتی مشکلەکانی فیزیای نوێ زۆر وای کردووە کە جارێکتر بگەڕێنەوە سەرڕۆح پێیان وایە ئەلکترۆن و پرۆتۆن و بەرد و ئاسنیش ڕۆحی تێدا چەندە ڕازنیەوە بەڵام کوری مشکلەکانی ئەو سەردەمە حەل دەکە ئەمە پێشەوەی بینە ناو مۆزوعی ڕۆح مۆزوعەکی یەکجار زۆر قوڵە ئەگەر دەنگم خراپ بوو لە کۆمنت با بنووسێنیان هەر پێشنیارە یەکەم کۆمنت دەتوانم بخینمەوە بنووسێت کە چ بکەم باشە هاتنە پێش یان ڕاستمیان دەنگ هەرچی هەبوو بە ئەو تێبینی بدەن خۆی ئێمە ینی جار وەیە کە باسی شتێک دەکرێت شەی نییە مادە نییە زۆر بە زەحمەتە وەسفکردنی چکە مام دەزانین ئەوەی مادەبی یان خەڵق کە لە قورآن کە باسەکە ئەلا له الخلق والأمر يعني كاتە دوو شت هەیە دوو دایمێنشن هەیە دوو ڕەهەند هەیە لەو گەردونەی زیاتر نییە بۆ ئێمەینە نازانین یان جاروێ دێکینە سێ ڕەهەند و چار و هەتا 11 ڕەهەند 11 دایمێنشنەکەی فیزیای کوانتم ئەوە نەزانینە دەنا دووە ینی ئکس وای زێت کە مەکانیە و تی زەمەنیە ئەوە جودایە ئەوە هەمووی تەمسیلی یەک بوعدی مادی دەکەن یەک بعد کە پێی دەوترێت خەڵق يعني موقفی دینی ئەوەیە دوو دایمێنشنە ئەو جیهانە ئەو گەردونەیمە یەکیان خەڵقە یەکیان ئەمرە خەڵق مادەیە ئەمریش مشکلە تحدیدکردی ئەمرە ئەمر ڕوح يسألونك عن الروح قل الروح من أمر ربي قوانيني طبيعة أوج أمره حقيقة تاريخ كن فيكون وحي أوانا أمر أنا بابي أمر بابي أمر وبابي خلق فرقيان تيا لبابي خلق سببية زوجية محدودة لحركة دايا يكون فرقي هاتي بابي أمر مطلقة حركة وزمني تدانية تاريخي تێدانە زەوجی نییە سەبەبیش نییە یعنی تونات وەچی نيوتن
بێ ئەوەی ئەو مۆزوعی بزانی دەرێ من هەموو جیهانم بە قانونی جاذبیە تەفسیر کرد بەڵام نازانم هۆکاری قانونی جاذبیە زۆر تەواوە قانون هۆکاری نییە ئەمر بە کامیلی نابی لە هۆکاری بێتیەوە چکە نیتی ئەو لە قورئان دەرێ لكل شيء سبب ئەو شەی نییە دەبی ئاگاداری ئەوەی بین ئەجا لێردا کە مۆزوعەکەی ئەو ڕۆمان لەسەر فەلسەفەی ڕوحە یەکەم ئیشمان ئەوەیە ڕوح لە بابی خەڵق نییە ئینتیمای لە بۆ عالەمی مادی عالەمی خەڵق عالەمی شەی نییە لە بۆ عالەمی ئەمرە لە ڕێزی یان هاوتای قوانینی تەبیعیە هاوتای وەحیە هاوتای حەقیقەتە ئەوانە زیاتر یعنی با بڵێن دنیای ئەمرن ڕوح لەو دنیایە لەو دنیای یعنی ئەوە نییە بری و ماوەڕاء الطەبیعە و زۆر جودایە لەو مۆزوعە ئەو مۆزوعەی فیزیا و میتافیزیکا زۆر غەڵەتە کە فەیلسوفەکان باسییان کردێ شتێک نییە لەو گەردونەی میتافیزیک ماوەڕاء الطەبیعە شتیوان نییە هەمووی تەبیعەیە لێرەیە ڕوح لە میتافیزیک نییە لە ماوەڕاء الطەبیعە نییە لەو تەبیعەتەی خۆمانە لەناو جسمی ئینسانە قوانینی طبیعی لەو طبیعەتەیە نەک لە ماوەڕاء الطەبیعە ئەو هەنیە ئەو مۆزوعە هەست دەکەم فەیلسوفەکانی ڕۆژئاوا بە تەئکید لەمە بەقووەترن زۆریش ئەمە من بەخۆمەوە هەر قسە لەسەر خۆمنی لەگە فەیلسوفەکانی خۆمانمانە بۆ ئێمەش کە دەتوانین قسە لەسەر ئەو بابەتەی بکەین یان قسە لەسەر عەقلی فەیلسوفەکانی ڕۆژئاوا و فەیلسوفانی پێشترێ بکەین بەهۆی کتابە بەهۆی ئەوەیە ئەم بەداخەوە عیلم نایە ویفاقێک بکە لەگە کتێبە ئاسمانیەکان تەوراتە ئینجیلە قورئانە زەردەشتیە ئەو کاک عەبدوڵڵا ساڵح دەستی خۆشی دەرێت دەنگت نزمە وەڵاهی دەنا زانم جێیەکەی بگۆڕینیان نازم ئەگە باشتر بوو ئێستا ما دەنگم بەرزەکەم ئەگە باشتر بوو تخوا پێم برێن باشتر ئەگە نە هەتا دووبارە دەنگم بەرزتر بکەمەوە هیچ چارەم نییە بەس دەتوانم دەنگم بەرزکەمەوە دەنا نازانم چۆن کە ئەوە بکەم حەول و تەقەلای ئەوە بدەم کە بەرز بیتەوە یعنی ئەو فەیلسوفانە هەستاینە اعتیماد بەسەر عەقلی صرف ئەوەی کانت ئەمانوێلی کان ڕەخنەی لە عەقلی صرف کرد بەتەنها بە عەقلی صرف ئەو پرسە ئالۆزانەی بوون و بوونەوەر و چارە نووسی گردون و لێواری گردون و پێشی گردون و یان پێشی بیگ مانگ تیۆری پێشەوەی گردون بتەختەوە ببی ئەوانە چییە زەمان چۆنە ئەوانە نازاندرێ ئەگەر بێ ینی کە نازاندرێ دەتوانین وا بکەین بە کتێبە ئاسمانیەکان بە کتێبی زەردەشتی کتێبی حتا کتێبی ئیبرا ئێزیدیەکانمان جلێوە و مەسحەفی ڕەش معلوماتی تێدایە کتێبی براهمای هندی معلومات تێدایە ئەو کامەڕە درێ خراپ نییە دەنگت باشە زۆر باشە میمەیە جێتان لێ بچکە و بابەتەکی ئالۆز و زۆر گرنگیشە ئەنە هەم معلومات تێدا ئەوان نایەن سوود لەوەی وەرگن لەلایەش کەش تەنها لە جیهانی مادی دەڕوان نەجیهانە نامادیەکە لەوەی سەرکەوتو نابێت ئەنی ئێستا من کتێبی فینۆمێنۆلۆجیای هێگڵ ئەو فەیلسوفە بەقووەتەیە کە داهێنانی یەکجار زۆرە خزمەتی بەشەریەتیش کرێ چونکە لە ڕوا هەر اعتیمادی کردە عەقڵ هەست دەکەی لە ڕوحی سەرکەوتو نەبووە ڕاستی خەریکە برین لە ڕوح تێنەگەیشتووە ئەوەی ئێستا کە ئەمە تۆزشکە دێنە سەری و باز دەکەین تێنەگەیشتووە لەبەر چی ئەمە دەتوانین ئەوە قسە بکەین ئەمە زۆر اعتیماد دەکەین لەسەر ڕوح لە کتێبی کەنزە ڕەبای مەندائیەکان لە ئینجیل لە تەورات لە قورئان لە چی ڕوحی باس کردوی دین تەماشای دەکەین معلوماتێکی زۆر گرنگمان دەداتێ کە ڕەنگە بە بیرکردنەوەی صرفی خۆمان بە 200 ساڵ کە نەدەگەیشتنە ئەو نەسی بەهۆی ئەوە ئەمە دەتوانین جار منافەسە لەگەر فکرەکانی نیچە سپینۆزا ڕاسل هێگل یان هەرچی ئەوانەی باسی ڕوحی کردیە دەتوانین باس بکەین دەتوانین برین ئەو کتێبە ئاسمانیانە
کۆبرایاتی مشکلە علمیەکانی ئەو سەردەمەش هەل دەکە لەوە ئەوان چوینە لە بابی خەڵق لە جیهانی خەڵق حەولیاندایە لە ڕۆح بگەن بۆی نەگەیشتنە نەتیجە حتا گەر عولەمای ئیسلامیش بن کە باسی ڕۆح دەکەن لەتیفە یان خەفیفە یان جسمی گچکە جەوهەر قائم هەر مادەم بن لە چارچێوەی مادی و خەڵک باسییان کردوی موفق نەبووینە دەبی تەنها بە تەنها لە عالەمی نامادی لە عالەمی ئەمر بچێناوێ لەوێ منهەجەکە ئەوەی ئێستامە باس دەکەین دەچینە ناو ئەو عالەمە شەرتی ژنی ئەمەش موفق بین بەڵام ڕەنگە دەرگایەک بکەینەوە لە بۆی ئەوی لە دوومەتێ بەو دەرگاییدا بتانی شەکی باشتر لە پرسی ڕۆح بکە ئەمە ماوەکەمان کەمە دووبارەی دەکەمەوە وەکو چەند جارە ڕەنگە هەر بتوانین سەردێرەکانی باز بکەین تەفاسیلی لە بۆ گفتوگۆ و پرسیارەکان هەڵدەگرین ئەمە سێ چار تەوەر هەیە لەبارەی ڕۆح وەکو خۆی ئەو باسمان کرد کە لە عالەمی ئەمرە کەواتە معناوێ نەمرە خالی دەیە تەبیعەتی ئەمر وایە خەڵق فانیە خەڵک لە حرەکە و پیربوون و لە ناوچوونە ئەو تەبیعەتی خەڵق و مادێ هەرچی ئەمرە باقیە ئەبەدیە هەر هەبوو هەردەمینێ ئەوە وەسفیتی تەوەرەکانی ڕۆح یەکە ڕۆح و جەسەد یعنی چۆنە ڕۆح لەگەر جەستە چۆن تێکردەوی ڕۆح و نەفس ئەو جارە ڕۆح لەگەر هەموو پێکاتەکانی لەشکە ئینسانی پێکدەینی ڕۆح لەگەر لەش لەگەر نەفس لەگە عەقڵ لەگە فیترە لەگە قەڵب فەرقیان چییە هەریەکە ئیشیان چییە ئەو جیهانە ئالۆزە یعنی ئێستا تقریبان دەتوانین برین گەردوون سادەترە لە ئینسان گەردوون دوشتی تێدایە لەبەر درێم سادەترە مادە و قانونە ئەو دوێیە بەهۆی مادە و قانون ئیش دەکە تەمان ئێمە ڕاستیتان پێبرین ئەگە بمانێ لە مادە بگەین بەبێ قانون هیچ شتێکی لێ نازانین بمانێت لە قانونیش بگەین بەبێ مادە هیچ شتێکی لێ تێناکەین یعنی بە تا ئەوشکە بە معنایە دینیەکەی بمانەوێت لە ئەمر و خەڵق بگەین بمانێت لە خەڵق بگەین بەبێ ئەمر هیچی لێ نازانین بمانەوێت لە ئەمریش بگەین بەبێ خەڵق ئەوش لێ نازانین ئەو کاتە لە هەردووچیان تێگەین کاتێک کە ئەسەری ئەمر لەسەر خەڵقا ئەسەری قانونە لەسەر مادە ئەلەوێ تێگەین ئەوەی هەیە لە دنیای ئەو بوونەوەرە کە بوونە و بەرجەستە بووە ئەوە لە ئەسەری ئەمر لە لەسەر خەڵق ئەلەوەی تێگەین ئەو بەرجەستەیە ئەوەیە بە هەمان شێوە جەسەد بێ ڕۆح تەنها مادەیە ڕۆحیش بەبێ جەسەد هیچ شتێکی لێ نازانین چۆنە تعریفەکی بکەین بەڵام دووبارەی دەکەینەوە ئینسان زۆر ئالۆز دەبی کاتێک دەبتە خاوەنی هەم ئەو بابرێن جیاوازی ئینسان لێرەدا لەگەر دارێک بەردێک کە لە شاخێک هەر تەنێکی تەبیعی چییە لەوەی دێ کە بابرین مادە تەبیعیەکە گوتمان تەنها مادە و قانونە ئەمر و خەڵق بە سادەی بەڵام ئینسان هەم مادە و قانونە هەم ڕوحیشە هەم نەفس و عەقلیشە هەم جاروێ وەحیشە زۆرە ئالۆز ئەوانە لەبەر هەندێک لە ناو جسمی ئینسانی کۆمەڵێک دام و دەستگای زۆر ئالۆز دروستەبی زۆر بە زەحمەتە تعریف و ئیش و لێکدانەوەی بۆ نمونە ڕوح جەسەد جسمی ئینسان و برین لەشی ئینسان نەفسی ئینسان فطرەی ئینسان قەلبی ئینسان عەقلی ئینسان هەموو لە یەک جێ کۆبیتەوە کۆمەڵێک دام و دەستگای ئالۆزە وێ پێشبینی لە هەر ئیحتیمالێکی داهاتووی سروشت زۆر ئاسانە ئاسانە لە چاو بەڵام پێشبینی کردنی ئیشی ئینسان زۆر قورسە لەبەر ئەوەی
لسه قانوني ناروە لسه قانون دەڕوا لسه ڕوح دەڕوا لسه نەفس دەڕوا لسه عقل دەڕوا جاروێ لسه وحیش دەڕوا کەواتە ئاڵۆسترا وەکو قانون و مادە نییە بنین مسەیەرە لێرەدا فەلسفەی مخەیەری ئینسان دەردەکەی کە سروشت و گردون مسەیەرن بەهۆی قانون بەڵام ئینسان بەهۆی ئەوەی تەعەدودی ئەمر باسمان کرد وحیە عقلە ڕوحە ئەوانە هەموو وا دەکا تەعەدودەک هەبی لە بابرین دەوافیەکانی ئینسان لەوەیە مخەیەری فەلسفەی مخەیەر لە ئینسان لێرە ڕاتی يعني زۆر هەیە بەغەڵەتی واتزنی ڕوح یعنی حیات زۆر ئاڵۆزە ئەو مۆزوع ئایا ڕوح حیاتە نە ڕوح حیات نییە لەبەرەوەی دەبینین دار و درەخت حیاتن بەڵام ڕوحی نییە چۆن دەزانین حیاتە هیچ چارەمان نییە چکە تعریفی حیات یەکجار قورس لە قورئان باسی حیات دەکا بە خەڵق وخلقنا ئەگە غەڵەتم ئاەتەکەوە خەڵقنا کارە باش کوژاوە زۆر بەداخەوە نازانم دیارم یان نا گفتوگویەکەمان بەردەوام بی یان نا بەهەرحاڵ ئەگەر دیار بم یان داگەر دەنجشم پێ باشە ینی ڕوح و یان پرسی ژیان و ڕوح ئایا ڕوح حیاتە یان نا ئەوەیە کە لە قورئان باسی ئاو دەکەدرێ وەجعلنا من الماء كل شيء حي باشە کاک محەممەد خۆشناو دەرێ با بەردەوام بی دیارە باشە من الماء كل شيء نارێ وجعلنا من الروح كل شيء حي نا دەرێ وجعلنا من الماء کاتە ئەو لێکمان کردەوە مادام وایە ڕوح ئەساسی حیات نییە ئاوە ئەساسی حیات ئەو لە ئینجیلیش وا دەرێ و لە تەوراتیش وا دەرێ و لە هەموو لە کنزا ڕەبای مەندائیەکان وەدرێ لە هەموو کتێبە ئاسمانیەکان وا دەرێ وەلا قورئانیش کە باز دەکا وأحيينا باسی بارانی دەکا و ئەرزی مردوو پاشان دەرێ وأحيينا به ئەو زیندومان کردەوە ها معنای وێیە حیات علاقەی بە ئاو هەیە نەک بە ڕوح ئەدی ڕوح علاقەی بە چێ هەیە کرد کەواتە جسمی ئێمە حیاتەکەی علاقەی بە ڕوح نییە حیاتەکەی علاقەی بە ئاو هەیە بەشێکە لە دار و دەخت کەینێ دەرتە ئینسان ئەو کاتێک کە ڕوحی دێتە ناوی شەرچی نییە ئەو عیبارەمان دەقیق بی کە دەرین ڕوحی دێتە ناوی چکە ڕوح نایەتە ناوی و دەریژ ناچی ڕوح علاقەی بە ئیرادە و عەقڵ و وەعی هەیە زیاتر بەو شێوەیە کەواتە دەتوانین بڵێین ئینسان هەموو ئینسانەکان ڕوحی هەیە ئافرەت و دیندار و غەیرە دیندار ڕوحی هەیە و حەیواناتیش ڕوحی هەیە هەتا دەگاتە ئەو ڤایرۆسەی کە خەڵک زەندەقی لێ چووە هەمووی ڕوحی هەیە خەڵکەکەی متتەفق نییە دەرێ ڕاستە ئینسان ڕوحی هەیە بەڵام حیوانات هەندێک ڕێی کەم هەیە دەرێ حیوانات ڕوحی نییە لە کاتێکدا ئەوە ڕەئیە ئەم هیچ بەڵگەکەم لە کتێبە ئاسمانیەکان و لە کتێبە کۆنەکانیش نەدیتەوە کە باز لە ڕوحی حیوانات بکە جگە لە فەرمودەیەک و لە تەوراتیش باسەکی وا هەیە کە حیواناتیش ڕوحی هەیە بەڵام وا پێدەچی ڕوحی هەبی تا دەگاتە درەخت ڕوحی نابی جەمادیش ڕوحی نییە جەماد قانونی هەیە درەخت قانونی هەیە لەگە قوانینی بایۆلۆجی دەگاتە حەدی قانونی حیاتی نەک بایۆلۆجی هەرچی ئینسانە قوانینەکانی تەتەور دەکە لە بۆ قوانینی بایۆلۆجی و قوانینی فکری و عەقلی ڕوح لەوێ کاتە دەتوانی بڵین ڕوح قانونە بەڵام چ قانونە قانونی قانونەکانە زۆر ئاڵۆزە ئەو مۆزوع ڕوح ئەوە نییە جسمەک بی و لەناو وەکبری لە ناو لەشی ئینسان بێتە دەرێ و بێتەوە ناوی و یان هەیە دەرێ
لە کاتی خەو ڕۆح دەردەچی و خەون دیتن بریتە لە ڕوح لە جیان و لەگەڵ ڕوحەکان کە دەگەنەیەک و پرسی تەناسخ الأرواح ئەوانە زۆر دوور درێژ ئەو مۆڵە وەکۆ من دیڕاسەم کردی وەهانیە ڕوح نایەتە دەرێ لە جسمی ئینسان چکەگە ڕوح هاتە دەرێ و خەو دیت ئەو ینی جاروێت و خەوەکە لە ناو جسمی ئینسانە بۆ نمونە ئەوی پێی دەگوترێ احتیلام ئەوەیە لە ناو جسمی ئینسان ڕوو دەدا کە کاتێ نانی زۆر دەخۆی معیدت زۆر پڕە خەونی عجایب دەبی ینی کاتە عیلاقەی بە نەشاتاتی جسمی هەیە خەو نەک ڕوح چوونە دەری ڕوح وەکبری دوو بەشە ئەو ڕوحی کە هێنرا بەر جسمی ئادەم لەگەڵ جسمی حەزرەتی عیسا جودایە ئەو بە ئەمر بوو بە وەحی ینی یان بە لەڕێی قانونی کون فەیەکون لێ بوو هەرچی ئێمەیە لەڕێی نەسەلە نەسلە لەڕێی نەسل لەڕێی وەکبری دایک و باوک لەو ڕێیە چۆنە ینی ئەوکەی کورتکەینەوە قۆڕاتکەن کۆرپەلا یەکەم جار حیاتە بەس ڕۆحی تێدا نیەت ئەوی هەرە گچکەکە چۆن ینی بەڵام ئیمکانیەتی تەتەوری قانونی تێدایە تا دەگاتە ڕادەیەک مەسن لە سێمانجیە لە دومانجیە هەر ئەکسەر حەدیسەکە وای دەرن لە چارمانجی ئەمن نازانم ئەوەی تاکیدیمە لە چەند مانجی دێ ئەو قانونانە قانونێکی نوێ تەولید دەکا تەوافقی قانونەکان قانونێکی دەکە ڕوحی پێدرێن نەک بری لە کاتێ نورێک یان ئاگرێک دێتە ناو ئینسانی و ئەوە ڕوحە وە کاتێک کەمرد ئەو ڕوحە نە پێکهاتن و تەوافقی قانونەکان دەبتە ڕوح و شتێکی تریشێ دەرچوونی ڕوحیش تێکچوونی جەسەد هەرچیەک کە بۆ هۆی تێکچوونی قانونەکان ڕوحیش ڕوح لەو دەمی لە جسم یان وا یان جوانتر دقیقتر بین ئینسان لە ئاستی ڕوح دێتە خواری ڕوح لە جێخۆیتی بەس ئەوانێتە پێش چاومان وەکو تیشکەچی وارچەندە نمونەی خۆشە تقریبا ئەو نمونە ڕاست نییە کە ئەم لە بۆتانی باز دەکەم بەڵام دەشکرێ بین وەکو تیشکە گوایە تیشکەکە مستەوای ڕوحی ئینسان پێی دەگا ئەو بەخۆی دەگاتە ئاستی ڕوحی جەسەدی ئێمە کاتێک کە دەمری بەخۆی لەو مستەوایی دیتخۆن ئەو هایە چکە ڕوح نامری نەدەمری نەولادەچی هەیە ڕەنگە برێن ئەدی باشە برێن حەزرەتی ئادەم یەک ڕوح بوو ئەدی چۆن ئەو هەموو ڕوحە پەیدا بوو کاتە ئێستا دینەوە سەر ئەوەی ڕوح قەوانینە نەک ئەو قانونانی ئەوی ئەمان باز دەکەین هەرچی دەگاتە ئاستی ئەو قانونانە ڕوحی دێتە بەرێ ئەو هایە لەوەش مشکلەی تەناسخ الأرواح هەل دەبی کە مشکلێکی زۆر گەورەیە بە تایبەتی ئەسلی هندی دینی هندی هەمی لەسەر تەناسخ الأرواح فیشاغۆرس قسەی لەسەر تەناسخ هەندێک ڕاستی هەندێک علەمای دینی ئیسلامیش باوەڕێن بە تەناسخ ئەرواح بوو ئیمامی عەلی لە تەناسخ الأرواحی و ینی ئەو هەیە ئەو ڕەیانە لە ناو عالەمی ئیسلامیشێ نا ڕوح یەکە ڕوح ینی لە ناو جسمی ئینسان ڕوح یەک شتە هەموو ئینسانەکەن ئەوەی جودایە عەقل و نەفسە لێک جودایە حتا لەگە حەیواناتی ڕوحی مە و حەیوانات یەکە ڕوحی مە و مانگایەک یەکە بەڵام ڕوح و نەفسمان لەگەر یەک جودایە عەقل و نەفس عەقل و نەفسمان لەگەر یەک جودایە هەر عەقل و نەفسێک پەیوەندیەکەیان معادلەکەیە لە بینی ڕوح و لە بینی عەقل و نەفس بەپی ئەو معادلەی دیزاینێکیشی پێویستە وەنە ئینسان عەقلەکەی زاڵترە زۆر زاڵە بەسە جسم و نەفس و بەسەوەکانتر دیزاینێکی ئەوهای پێویستە وەکو ئێمە باڵمان پێویست نییە چار پێمان پێویست نییە دندوکمان پێویست نییە ئەوە مانگا معادلەکەی عیلاقە لە بینی عەقل و نەفس دیزاینێکی دەوێت قۆچی هەبی سەرکی گەورەی هەبی جسمەکی ئەو هەر یەکە بە شێوەیەک لەوێت دیاری دەکرێت ڕوح ئیشی چەندە دێتن کە کەتە ناو جسمی ئینسان
هەموو وەکو ئەگە وەرەوە غڵەتش نمونونەکەتی سندرێن چۆن تەیارەی کارەبایی دێ عقل ئیش دەکا نەفس ئیش دەکا قەلب ئیش دەکا باقی ئەجسامی دەست بە ئیشی خۆی دەکا لەسەر ئەساسی ئیرادە ئەساسی وعی بوون بە هەمان شێوە چوونە دەرەیەکەشی هەروایە عینی تەریقەیە ئەمە ناومان لێنا کارەبا بەڵام وانە کارەبا مادیەها ئەگەتەنی ڕۆح قانون لە لای بەرەی قانون و ئەوانەیە بۆی دەبی وردبین کە نمونە چ دەین لە بۆ تێگەیشتنە دەنە دقیق نییە دەبی زۆر ئاگەمەند لەو مۆزوعی بی ئەمە 4 دقەمانمایە یان بڕچ زیاد بکەین دەدەقەت زیادکەین و بابەتەکانمان زۆر لە پێشە بەڵام ئەوە ڕائیە ئەم پاڵپشتم نەکردە سەر هیچ بەڵگەیەک ڕەنگە غەڵەتی ڕەنگە ڕازوی کە ئەم پێم وایە ئەمە هەموو ڕوحمان وەکویەکە ڕوحی هەموو ئینسانەکان وەکویەکە بەڵام عقل و بری معادلەی یان ئەگە ورتر متەباینەی بینی عقل و نەفسمان لێک جودایە هەر ئینسانێک نەعەم متەباینە چیە ئینئیکوێلیتی متەباینە وازم جاروی لە عەرەبی پێشی لەگوتری متەراجحە ئەوی لە ئینگلیزی پێ دەکرێت ئینئیکوێلیتی ئەوەی بیرکاری عالی خوێندنی دەزانیت متەباینەک هەیە لە بینی تا معادلە نییە لە بینی عقل و ڕوح عقل و نەفس متەباینینە زیاتر بەجێرە و متەباینەش تەبیعاتی بەشەر دیاری دەکرێت خۆی کە ڕوح دەکەوتە جسمی ئینسان کە گەیشتە ناو جسمی ئینسان یەکسەر نەفسیش پەیدا دەبی لە پێویستیەکانی ئینسان فترە بە تەریقەی خۆی دروست دەبی فترە تقریبا دەستوری ئەساسی بایۆلۆجی ئینسانە قەلب لە بینی قەلب زۆر ئاڵۆزە لە مستەلەحی علمی نایبینیەوە ئەساسەک لە مستەلەحی فەلسەفیش تەنها دین دەتوانی تعریفی قەلب بکە تا ڕادەیەک سۆفیەکانی مەسیحی سۆفیەکانی یەهودی سۆفیەکانی زەردەشتی سۆفیەکانی ئیسلامی تا ڕادێک جوانتر تعریفی قەلبیان لایە لە هەنجیری قەلبن دژی نەفسن قەلب ینی لەوەی دێ دەبی ئەگەر بتان بمانێت تێبگەین قەلب چۆنە کە ڕۆح دێ و قەلب دەست بە ئیش دەکات چۆنە قەلب نابی وابزانین فوئادە لە قورئان باسی فوئاد دەکا و باسی قەلبیش دەکا فوئاد دیارە چیە فوئاد دەوری هەستی هەیە دەوری عەقلی نییە لەبەر هەندێک ئەمە لە پارچە گۆشتەی دڵ دەبی جودابینەوە کە باسی قەلب دەکەین قەلب بریتێ هەموو ئەو ئەساس ینی دەبۆی پێش ئەوی بینە سەر ئەوەی باش لە قەلب بکەین دەبی بزانین مێشک بە تاقی تەنها بەرپرسیار نییە لە عەقل ئەوە زۆر گرنگە بەش ینی مارکسیت بە کامیلی وایان دەزانی دەماغ ئینتاجی عەقل دەکات هەتا حەدی مارکسیت ئی پێشێوانیش هەر هیچ بەڵام بە سوالێکی زۆر سادە دەردەکەوی دەبینین یەک دنیا عالەمێک لە کرم و لە بەکتریا و لە مادەی نەبیندرا هەیە نا مێشتی هەیە نە دەماغی هەیە نەکۆ ئەندامی دەماریشی هەیە دەماغەوە هەریت یەکەتی عەقلیشی هەیە و چاکە و خراپەی خۆی لێک دەکاتەوە و دەتوانی بژی بەهۆی ئەو عەقڵەی کە هیت کەواتە بۆمان دەردەکەوی دەماغ تاکە شوێن و سەرچاوەی عەقڵ نییە دەوری زۆرە ئەگامان لێبی دەورە یەکجاری زۆر هەیە لەسەر تاقل بەڵام بە تاق تەنها نییە چی هەیە لە جسمی ئینسانیدا یەک کۆمەڵە ئەشیای تر هەیە ئەلەوێ پێی دەیوترێ قەلب ئەو کۆمەڵە ئەشیایە لەگە دەماغ مێشک لەگە دڵ هەمووی پێکەوە قەلبی پێک دەینی لەبەر ئەوەی دەبتە ئەساسی تەعەقل کە خەڵکە درێ ئەرێ عەقڵ لە مێشکە یان لە دڵ غەڵەتە سوالە نە لە مێشکە نە لە دڵ بەوەی غەڵەت دەکات لە ئاینیەکان جوە دەزان قەلب لەگە ئەو پارچە گۆشتێکی کەمە پێی دەنێن دڵ نە ئەو پێ ئەو فوئادی پێ دەگوتێت
قالب لایەنێکی نامادیە زیاتر هەرچی فوئادە مادیە ئەوە یەکەم ئەمرە ئیدوم خەڵقە ینی دەبی جارجار لە بۆم چارەسەری مشکیلە گەورەکان بگەڕینەوە سەر ئەوێ ئەیان ئەوە بە کورتەکەی چکەمە وەختەکەمان کەمە باسی ڕوح و لەش و نەفس و تاڕادێک عقلمان کرد بەڵام تێکرای ئیشەکان کە ئینسانی لێ دروست دەبی بڵێن ئەو پێ دەستگایی کە باسمان کرد ڕۆح کە دێتە ناو جسم ئینسان کە ئەوانەی بە ئیشی خست تقریبان دەوری نامینی هەیە دەرێ ئینسانەکی فلان ڕوحانیە بە تایبەتی برایانی شیعەمان ئەوەی زۆر بەکاردەین ئەوە فلان ڕوحانیە ئەوانیە غەڵەتە ڕوحانی نییە ئینسانە دەگە ئینسانشکە هەم یەک کەمیە ڕوحی تێدایە زیاتری تێدا نیە بێ فلان عالمی دینی زۆر ڕوحانیە بەڵام فلان کە بێ دینە ڕوحەکەی کەمە ئەوانیە دووبارەیە ئەوە عینی عیلاقەی بە عقل و معادلە و ئەو یان متەباینەی بینی عقل و نەفسە زیاتر ئەجا قەلبیش وەسمان کرد دەورەکەی لە چێە فترا دەوری لە چێە یعنی حەزەکەم پرسیارەشتان لێ بکەم ئەم بخۆم زۆر جار لەو پرسیاری نەگەیشتیمە نەتیجە یعنی لە کاتێک کە ئینسان هەر دەستی خۆی دەکوژی ئەو چی پێی هەستا ئەویشە لە نێوان ڕۆح عقل نەفس فترا قەلب چی بوو چیهانیان زاڵمن کامیان مەزلومن یان ئەو نەخۆشی شیزۆفرینە ینی ئەو لێک جودابوونەوە چۆنە یان دەرێ ئەگە کوێ جێکی قورئان دەری سەلموا عەلا ئەنفوسکم چێ سەلام دەکا چێ وەردەگرتەوە یان نحن أقرب إليكم من حبل الورد وابزن وهاي أقرب إليكم نحن أقرب يعني كمية أقرب لتسي أقرب للروح أقرب للنفس أقرب لعقل أقرب لفطرية أقرب لقلبه راستي أو موضوع أنا أم زورم بيلك تو النتيجة باشم در زور لجوابي ديني بلاي زور بلاي نفسي دايا هل ليش تقدر النفس يعني أجلوش هندك لزاني زور قوري خمان بغلطاتين النفسيان بخالدة دانا ونويشي زانائي قوري وكو إمامي غزالي كا زانائي زور قوري عالمي إسلامي لا عقلش زور قوري هو بلام لوي بغلطات بو كذا نفس خالدية إلا زاروي أجر زور بتشلاي فلسفة نقرأ يصدقي ديني وجهات دقي ديني كفال بستدبي زارد لبناك يعني بأشكر لا تنجيك لا قرآني باسي موتي نفس دكا مردني نفس أو شيء آية شيء أشكر شيء كل نفس ذائقة الموت أو هرهيت بلا نزشيني كل شيء بازك يكواتا شون أو هلي بس داتي بريا أو نك أو ما تسمعك أنا زور باسي نفس دكان بخالدة بحتى نمت دكات شيء نسي دقيق آية هي باسي نتنيك بلام راستكي أوانا همو دمرد روح نمرة روح خالدة تنها أو برسياري كباسم كرد زور جوابا كان بلاي أو دايا كنفس بي نفس مسؤول بي بلام لا يشكش يعني أدي عقل دوري تبو اللي قلب دوري تبو راستي زور أم فكرم كده زور باش نمزين دزانم الروح أو دورينيا روح لو موضوعي بربرسيانيا الروح لخرابة وتاكي إنسان بربرسيانيا بوي الروح معذبني لرجي قيامتي بين محكمة الروحي ذكري أصلا هر معناه كذا نروح الدست الجاني روح مادنية جهنم بهشتي هذه روح بلنا جهنم بلنا بهشتي بي وكو قانوني طبيعي وكو وحي وكو حقيقة حقيقة لنا جهنم بلنا بهشت بي خوانا مادينينا أزيت وآزاري بخون ناوي ونياو روح أوي باسي معذب يعني تنعم وتعذب أوهانيا روحني نفسه أو دياري يعني أجا وش مشكلة كي آية
لە محکەمەی ڕۆژی قیامەت کامیان محکەمە دەکرێن بەرپرسیارن لەو کە تۆزەکی ماوە ئەوە لەو مۆزوعی بەباشی بکەین ڕەنگە فەقەرەکمان مادی چارە نووسی ڕوح دیارە لەگە ئەمرە نەمرە بەڵام تەناسڵ ئەڕوا شتێکم باس کرد دەبابی تەفسیلە شتریش بەسکەن چکە لە ناو ڕەوشەنبیرانی ئێمەش باسی تەناسخ ئەڕواح دەکرێت زۆر ئەوەی گرنگە مەکانی ڕوح ئایا شوێنێک هەیە لە ناو جسمی ئێمە شوێنین ڕوحبی هێدرن لە دڵ هێدرن شوێنە سنۆبەریەکە هێدرن لە ناو مێشتی هێدرێن لە ناو خوێنە ئەو ئەوانە زۆر نا ڕوح شوێنی نییە زەین چۆن قانونی تەبیعی لە سروشت لە ناو گەردون شوێنی نییە ڕاستە لە قورئانی باس دەکات درێ یودەبیڕ الئەمر منە السەمائی لەر کاتە لە ئاسمانە بەڵام زەویش بەشێکە لێ عین چۆن بەشێک ئێستا مەسڵ ڕەنگە زەوی یان مانگ لەو گەردونەی بکەیەوە قانون نامری یعنی وەبرێن نەک قانون وەربرین قانون تێک ناچی بە هەمان شێوە جسمی ئینسانیش ئەگە پەنجەی لێکەوە ڕەنگە ڕوح دەرناچی بەڵام ملی لێکەوە دەردەچی کاتە شوێنی وەکوبری پانتاییەک هەیە دەتوانانی برین تەرەکوزی قوانین لەوێ زیاترا چکە دووارە دەیگەڕێنەوە سەر قوانین ڕەنگە لە مشتیمە لە سەریمە قوانینی فیزیایی و کیمیایی و بایۆلۆجی و حیاتی و هەمووی بە تەرکی ینی بە مەکە سەف ڕەنگە وجودی هەبی ئەو شوێنانەی برین ئەو قوانینی زۆری ناسکن زۆر ناسکن پێچی ڕوحیش لەوێ زیاتربی بەڵام مادەم هەست کە بەشێکە لە وعی لە هەموو شوێنەکانمان هەیە کاتە ڕوحیش لە هەموو شوێنەکان هەیە بەڵام لە هەندێک شوێن گرنگترە عینەن ئەگە بتەوێ ئەو گەردونە دووبارە نمونەی کرد گە بتێ مەجرەیەکی کامیل برین مەجرەی دەربت تەبانە یان مەجرەی ئەندرۆمیدە بە کامیلی لەو گەردونەی جودا بکەیەوە ئەوە فەڕەزیە دەنە ناکرێت ڕەنگە گەردون تێک و پێکچی و قانونی وەکەش تێک بچی ئەو معنە تێکسوو بەڵام بچی نیازکەک یان مانگەک جوداکەی و ڕەنگە شتێکی وای بەسەر نییە عینی ڕوح و علاقەی ڕوح و جسمی ئینسانیش وایە بە پەنجاک بە گوێیەک بەوەی ڕوح وەچ خۆی دەمینێتەوە تەئسیری لێکا بەسەر خۆی بەڵام بێی گولەکی لە مێشتی دای یان لا هەناوی یان لە دڵی پێڕاگری ڕادۆستی قوانینەکان ڕادۆسن کاتە ڕوحیش پێتر ڕادۆستی کاتە دەتانی برێن ڕوح شوێنی نییە وەکو قوانینی تابعیە بەسەبت مشکلەی قوانینی تابعی دیتەوە شوێنی قوانینی تابعی برێن چێە نییە شی شوێنێک نییە هەموو گەردون شوێنیوە عینی ڕوحیش هەموو جەسەد شوێنی بەڕاستی مەوزوعی ڕوح مەوزوعی فەلسەفی یەکجار پوڵ و گەورەیە ئەمن ئەوانە نەمتوانیە بە عەقلی خۆم هیچ ئەگەر ینی حتا لە علومیش کتێبێکی یەکجار زۆر لەسەر ڕوح هەیە هێگڵ کتێبێکی زۆر گەورەی هەیە هێنای لێن فەلسەفەیان فینۆمۆلۆژیای ڕوح و ئیڤان کتێبێکی هەیە لەسەر ڕوح کتێب زۆرە لەسەر ڕوح ئیستیفادەی وەهام لێی نەکردیە ئیستیفادەم لە کتێبەکانی عالەمی ئیسلامیش کەم کرد ئیستیفادەی زۆر لە کتێبی ئاسمانی دەکەی لە نوسوس ئەو مۆزوعانە من ئەوەی باسم کرد زۆربەی سوودم لێوێکە زۆر کەمی عەقلی خۆم بەرامبەر ئەو مۆزوع قورسانەی زۆر لە عەقل زۆر لاوازن ڕاستیەکەتان پێ بریم بەڵام لە چێ ڕائەماس ئەوی دەیە بچی ئەو بەحسانە بکە دەبی لە ڕێگای ئەو منهەجەی کە داینایە يسألونك عن الروح قل الروح من أمر ربي روح لا منهجي يعني بو منهجي بروك لا أمر بدو يدا بغير نقل خلق سودة زوري اللي وركري دستان خوش بي والسلام عليكم ورحمة الله وبركاته استطيع نسر اگر برسيارو وكان جواب دين إن شاء الله اگر غلط نبم أو القيمان آخر حلقي وازنم لداها تودا جورة بروجي ترى لسر دورات فلسفي وا دەکرێت خەڵکی بەشدار بووش قسەی هەبی هەندێک لەو برادرانی خۆمان کە بەشدار بووینە مستەوایەکیان هەیە ڕێ لە بۆوانیش دەکرێتەوە کە محازراتیان هەبی بۆی تەتەور دروستبی بۆی هەر ئەمە مامۆستا نەبین ئەو جە لێرەوەەوە ئێوە مامۆستا بین ئەمەش تەڵەبە دەبین و جێتان لێ دەگرین
زۆر کەیفخۆشی لەوەی کە ئەوهای لێبێ ینی عیلاقەتی دیالکتیکەبی جارێک ئێمە مامۆستا بین جارێک ئێوە مامۆستا بن ئەوها کاک شوان پارێزار بەشداریەشی زۆری هەمدە ئەسڵ ئەوەیە ڕوحی دین و ڕوحی عەقڵ یەک بخەین نەمر بێت خۆی دین ئەگەر وەکو پەیام ئەو ڕوحی نییە چونکە ڕوح و پەیام و قوانینی تابعی و حقیقت هاوتاییەکن نەزیری پێدەین نەک ڕاستە من کتێبەکەی مەسڵن ڕوح الدین الئیسلامی و هەروە نووسیتی دەنە بێسەر مەسائلی فەلسەفی زۆر دێکوێ دین ڕوحی نییە بەخۆی ڕوحە بەخۆی ئەمرە عقل ڕاز دەکات ڕوحی هەیە بەڵام ئەوی شەر لەسەر ئەساسی تێگەیشتنەکە وای باسکەین بالفعل وایە ئەوانە ئەو یەکخستنەوە و ویفاقی لە نێوان عقل و دین کۆمەلگە زۆر پێشدێخی ئەوەی کە بە تایبەتی ئۆگستین لە عالمی مەسیحی حولی ئەوەیدا تۆماس ئەکوینی ئەو حەول و تەقەلایە جوانەیدا ئیبن ڕوشدایتی خەڵکێکی زۆر حولی ئەوەیدایە ئەمەش لەو سەردەمەی وەک خۆم زۆر زۆر پێم باشە وفاقك لبين علم فلسفة ئاین ببی لەبەر ئەوەی کۆمەڵگە پێویستیتی ئەگا وفاق نەبی چۆن ئێستا لە کوردستان هەست بە شتێکی دەکەین دەڵێن ئەرێگا حیزبەکان شەڕی براکوژی بکەن زۆر خراپە لە بۆ ئێمە ئەگەر ڕێککەون کوردستان دەپارێزە عین کۆمەڵگەی سەرزەویش وایە ئەگە ینی زۆر بۆ چکە بوویتە 7 ملیار هەتا 8 ملیار بە علم بە تەنها بەڕێوە ناچی بە فەلسەفە تەنها بەڕێوە ناچی بۆیە پێویستی بە وفاقەکە لە بینی فەلسەفە و ئاین و علم بۆ ئەوی ئەو قەیرانە گەورانەی کە زۆر بە خێرایی وا ڕوبەڕووی کۆمەڵگە دەبیرە لەوێ چارەسەر دەبی دەستخۆش بی کاک شوان کاک مەقسوود سەردۆری کاک مەقسوود سەردۆری بەسەر سڵام مامۆستا چۆنە دەربارەی کە دەڵێن جیاوازی هەیە لە نێوان حەیاتەوە چونکە کۆرپە پێش ئەوەی ڕوحی بێتەبەر حەیاتی هەیە بەڵام ڕوحی ناتەبەر ئەویش کە گەشەکردنیەتی هەروە ئاژەڵان حەیاتیان هەیە بەڵام ڕوحی وەکو مرۆڤ نییە و دار و درەخت حەیاتیان هەیە و ڕوحیان جیاوازە لەگەڵ پێچی کاک مەقسوود لە ئەوەلی ڕابەشدارین ئەمنەوەم باس کرد بەس یەک شت هەیە لێرە بەتاکید جیاوازی هەیە لە نێوان حەیات و ڕوح وەکو باز دەکەیت زۆر جوانە کۆرپەلەش پێشی ئەوەی ڕوحی بێتری حەیاتی لەبەرات جوانە حرەکەی هەیە کۆمەڵێک بەڵام ئیرادە ئەوی نییە ئەوانە جوان بەڵام ئاژەڵان حەیاتیان هەیە بەڵام ڕوحیان نییە باشە ئەگەر وابی معناویەوە ئەین وەکو دار و درەختە بەڵام دەبینین ئاژەڵان ئیرادەی هەیە حرەکەی هەیە هەدەفی هەیە لە بڕۆ ڕاو دەکا ئەوی ڕاو ئەوکە هەردێ لە ئەوە ئیرادەیە کاتە ڕوحی هەیە ڕاست دەکەی قسمك لعلماء دەرێن ڕوحی نییە دەرن بەس ئینسان ڕوحی هەیە حتى جاروێ دەرێن ڕوحی ئینسانیش لێک جوای مەراتب هەیە لە ڕوحی ئینسان ڕوحی سەیدەکان ڕوحی ئیمامەکان جودایە بەڵام بە تێگەیشتیم بە تایبەتی برایانی شیعە دەرێن ڕوحی ئیمامی عەلی و حەزرەتی فاتیمە و دە ئیمامەکە جودایە لەگەڵەکە هەندێک لە سەلەفی تریش پێیان وەیە هەندێک بەڵام ئەوی ئەمن تێگەیشتم ڕوح هەموو وێکە ڕوحی کافری ڕوحی مسلمانی ڕوحی یەهودی ڕوحی مەسیحی ڕوحی ژن پیا کۆیلە پێشان باسیۆشیانەکە دەیان گۆ کۆیلە ڕەنگە ڕوحی نەبی تەنانەت ماوەی دوورترش لە ئەوروپا پێیانوە بوو ئافرەتیش ڕوحی نیە هەموو ڕوحی هەیە وەچیەکە بەڵام ئەو ڕائیە کاک شوان پارێزەر باسی کارەبا کوژاردنەوەی دەکا وڵاوە برینچەوە ئەو هایە کاک ئیبراهیم سدیق مامۆستا جگە لە ئاین دەتوانی سەرەتایەک لە ڕوح تێ بکەین ئەگەر سەرەتا بەشداریت کردی سەرەتایەکمان باش کرد ڕوح بە دەرەوەی دینیش لە چوارچێوەی قوانین تێی دەکەی لەو مەدخەلەی ینی قوانینی تەبیعی ڕوحە ینی نەزیرە وەکو تازە باسکەم بەڵام ئەگەر
لە بۆ تێگەیشتنی وەڵامی پرسیارەکەت وا دابنین ڕوحە کاتە ئەو گردونە ڕۆحی چیە مادەکەی دیارە ڕوحەکەشی قوانینەکەنتی دقیق نییە بەڵام پێچوونێک وەکبری میسالەکە لە بۆ تێگەیشتن ڕۆحیش دەتوانین ئەوها لە بۆ جەسەدی ئینسان شەرحکەی بەتەر لە دین بۆی جەنابەت پێشنیان کردن کاکتوانە حەماد دەرە ڕوح ئەگەر نەمر بێت پێش لەدایکبوون لە چێ بوو چەند جوانە ئەو سوالە زۆر جوان خۆی نەک پێش لەدایک بوون ئەدی لە پێش عەزرەتی ئادەم لە چێ بوو پێم وایە مشکیلە لەو پرسیارەی وەلەو حەقیشە زۆر مشکیلە لە تێنە ینی لە مشکیلە لەگە ئەمرە ئەدی ئەمر لە چێ بوو پێش ئەوەی خەڵق بێ ئەمر لە چێ بوو ئەکەدرێ ئەمری خوایە خدا ئەمر و خەڵقی هەیە خەڵقی مادەیە و شەی ئەوانێ هەرچی ئەمرە ئەمری خۆیتی دەبتە قوانین دەبتە ڕوح دەبتە حەقیقەت دەبتە پەیام ڕەنگە زیاتریش هەبی ئەم نەمدیت بیتەوە کەواتە مەسەلەن پەیام پێش ئەوەی لە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چێ بووە یەک سوالە نانە یەک شوێنیشیان هەیە هەموو لە ئەمرن ئەجا ئەمر هێشتا دەتوانین زیاتریش بچینە پشتەوە ئەمریش لە کون فەیەکون کون ئەمرە یەکون خەڵقە فەیەکە زەمەنە ئەو مەوزوعانە ڕاستی زۆر خۆشن ئەمە دەتوانین لە کوردستان زۆر داواشم کرد لە جامیعەکان ئێمەش بینای علومەکی نوێی قورئان عەلەقەل یعنی خۆگەمە سنعاتی گەورەشمان پێ نەکرێ بۆ مار چاوەڕێی بکەین عەرەب و تورک و فارس و خەڵکی تر علومی قورئان ئیعجازی قورئان هەرچی هەیە بینە بۆ ئەمەش لە کوردستان خاوەنی علومەکی قورئانی نوێ نەبی خەڵکی جیهان سوودی لێ وەرگری کەم هەیە یعنی ئەوە زۆر بەو تەنگەی نایە لە کوردستان ئەو ڕوحیەتە نییە جاری کاگرێ بوار چەلەبی دەستی خۆشبی کاگرێ بوار زۆر کە هاتە ناو بابەتە چی بۆ ئاەتی الله يتوفى أنفس حين موتها والتي لم تمت في منامها ئەو ئاەتە یەکجار زۆر قسەی لەسەرە زۆر يتوفى الأنفس دەرێ یعنی دیارە یعنی ئەگە ئەمە لایەنی فەلسەفی و علمیەتی ئەو ئاەتی وەرگین بەس ئەوە ڕەئیە کاکرێ بوار جنابیش مستەوایەک تەیە پێی دەچی لە کاتی نووسن نەفس بمری یان لە ئیش بکەوی ئەو معنای نووسن بی نەک ڕۆح ئیش دەکا عقلیش دوو بەشە عقلی ئیرادیەکە ئەیش ڕادەوەستی بەڵام عقلی داخلیەکە ئیش دەکای پێی دەگوترێ باتنی نەفس ڕادەوەستی ئەو ئاەتە تقریبا ئاماژەی وها دەدا یعنی ئەوەی کات ئەوەی عیلاقەی بە سیاقی ئەو محازەرەمان هەیە لەسەر ڕوح دەنەم ئەو معنای زیاتر دەدا بۆیە ئەو ینی ئەو ئاەتە معنایەکی زۆر دەدا ینی ئەوە جارش کەش ئەومان پێدرێت کە نەفس دەمری خالیدە نییە ئەو یەک لەو معنایەتش ئەوەیە ئەدەزانم ئەو لە ئەوی درێ هود ڕقم 48 ئاەتەکە نات تاکیدا ئەو ئاەتە زۆری قسە لەسەر کرایە بەڵام باسی نەفسە لەوێن درێ حين موتها والتي لم تمت في منامها يعني أنفس كواتا دمري لكاتي من نستنيش أقل ليش نمري يان تزميد يان هرشتي أهو آياتكوا باسيكا أوي أما السودي اللي ودكن لبو سياقي أو بابا تمان أويا آلوزي نستنو خونا زور آلوزا خون نستن معنى تيا أو تحولات أنا تبصر إنساني دي روح تي بصر دي نفس تي بصر دي قلب تي بصر دي عقل تي بصر دي فطرة هردميني روح وفطرة ثابتة أو يدقورين أواننا إذا جسم إنسان ثوابت متغير زور باسكرايا
لو تيجي استعمل بعض لكن ثابت متغير ثابت روح فطرة متغير جانا عقل نفس قلب أنا متغيرات دقورين لنا جسم إنسان نمقو متباينية معادلة جنيا زارو اللي بتيجيش ندرين معادلة أنا لأصلا متباينية زيادتك كم دك نار الإيمان زيادتك كم دك أو تاك آخر بياي تاك دبت خراب دبت تاك أو تحولات أنا هي أو يدري تبعات درمانية غلطة صح تبعات درمانية هي ورسنا برك بزحمة ولا هي أكاغر موضوع زور باش تكتبها أو موضوعنا زور كلمة جار جواش تي نازانين تبي أما اعتراف بويتين يعني نازانين زور بي أما اشتكى نازانين لو تنين بدأ صلاة هولير ما صلكاتي قسكرن سيري ناب كاميرا كبكا أو هاقص كان زيادة دقة زور باشا قصرت أو رحمة زور جوانا دست خوش بي بس كره والله هي كرسمي خودتي تبيش تساوي لبير الدتي يعني أكبر دري أوي كاملة بس إن شاء الله بتشيش الدكم هوني بيم بكري حتى لبير الناس ده دست خوش بي أو شيء جواني كاجي يونس حسين كاجي يونس باش داري تبع قوته برسيارة كان يشمي لا أستا تباشا القرآن تنها بو حضرة آدم وعيسى روحاته لفرمودش أما جبر روح برا تتوني برين روح وزيت شاراوي كاك يونس أقوتد وزيت شاراوي أو معنى إلا الدنيا خلق رازك يكجار زور خلق باسك اللي قلت وزيت أثيرة أو سواء زنتم شيء كامل كيف أقوتد وزيت شاراوي وزا مادة روح مادنية أمرة لبهندي أقل من برسي بيموني وزيت شاراوي روح بلاي قانوني دا زياتر نك بلاي وزة نك بلاي طاقة نك بلاي مادة بلاي أولاي دانية برام براستيش جرينجا أو موضوعها شون صاغي دكين ووزاني خلقي وزاني وزة من مادية نا وزة شهر مادية خلقة هو خلق معادلة لبيني أمر وخلق أو زاد بتاع شيء يعني أو إن شاء الله تعرف تزور بدور دريجي باستك كاك باختيار نيجاري الروح غورتشي هي هنك الرأي كان درين كاتيك مروفا كان دمرن روح كان دسنو السروش تزارشتر ببر مروفي تردك لنوا رول كرنو كاك باختيار باسي أمان كلاوي بيدي قلت تناسخ الأرواح أو رأيا زور كونا وادا قلت لي كم جار في ساغورز باسي أوي كردبي بلام وا بيدسي أصلي هندي هبي زور زار هي لمفهومة ديني أو انحراف الصار هذا ده الرأي يقدري بس تناسخ الأرواح أجهب واي معناه ويا ما دام تناسخه روح زيادة ندكر روحي عزرتي آدم يقروحه تناسخ ذكر لبو يكشكه ده رويو داتو بر يكستكه لبروي تناسخ نيا وبيشتني لبروي الروح كان هم يكن سبيسي بوي ذكر كروحي من درتو نا روح كان يكن يتن لو إرادة تواني بين كريكن تناسخي ناوي وجدوا الروح تخو مادنية تولد كاو زياد كاو كم كاوانية بس شيء نموني تشكا كان مهنا أو هاي شون إستا لجهان لا قردوني يقانوني الطبيعية وحيد تنها يكا إن تناسخ لبين قانوننا كبير قانون جازوي ليرة تناسخ بكين لبو أستيرش كلا أسر أو هنيا قانوننا كليش هيا أو موضوع أي تناسخ الأرواح براستي كومالك أوش بري بيدتن بس هي زور بتوندي روبري دفتنا زور أسايا والرأي هبي أو الرأي نش فهي وزن تناسخ الأرواح هي أصلا هي بي واي الروح أي بي مثل نيرفانا أو بي مثل كومالك ناوي مصطلحات هندي هي بي واي أو روحي ك تاواني هالقتيا دستا درجك خوارتر تدقات حيوانات تا باك دبتو أجو الروح الدروا ودستو تيكوي حتى باك نبتو نا توي الروح
ئەو کارانەی هەرناگری ئەو تاوانە چ چاکە چ خراپە علاقی بە ڕوح نییە علاقەی بە عەقل و نەفسە چاکە و خراپە ناسنامەی ئینسان لە ڕوح نییە ناسنامەی ئینسان لە متەباینی بینی عەقل و نەفسە وێ ئەوەی معەزەب دەدرێت لەوەیە لەو متەباینیە کاک بەختێ دەست خۆشبی سوالەکەت بە قووەت بوو بەڵام بڕەشمان باس کردو کاک یونس جاریشتر هاتۆ سەرخەت زۆر دەست خۆشبی یان کاک فەرهاد خامۆش دەرێ مێشتی ساغ لە لەشی ساغ ئەوە کەیە كل مسألة عربية عقل السليم في جسم السليم بلام دقيق جني 100% بس ما تزعلني أوي ساق كينا برك راسته بس 100% كاك يونس درس لا أستاذ أجر بيت قال كتاب أسماني كانوا آين إجماع أجر لما ملا تعامل كردن لنيوان خلقه نتزاني كاما معاملة حقيقية وكامي أن راسته تبي وركي بو هالبجادني حقيقة دينا راسته والله أجا آين نبي أو نبي تعرفني هر عقل أو كاتي أو أنا هم غائبون دبي بعقل بظلام عقلك شون تعقلك عقلتي زال لسن نفس أجا زال نبي لسن نفس وكبري ويشتو آرزو أكاني تو تيكري عقل دبي أو كاتي نفسي زال دبي يسا عقل دا حكمتي رشيدة بينادري حقيقة بينادوزريتوها حقيقة إنسان بينادوزريتوها بعقل بلام كتاب كتابي آسماني فلسفة علوم يارمتي درد دبي لبو دوزينوا أو عقل بيدوزيتوها حقيقة بدوزتو وي دوزينوا حقيقة دوزينوا حقيقة دروزناكي أقعدت اللي بأو موضوع أزور كرنجا شكو باشا زور واتي دكان حقيقة معرفة يكا واتي دكان شون معرفة دروز دكري بعد بيرو لا معرفة عقل إنساني ذاتية حقيقة موضوعية لشويني خوي يعني حقيقة بشكنية لمعرفة علاقة معرفة وحقيقتها معرفة حركتك حقيقة دوزيتوها شرطيجني هم جاري بدوزتوها بوي لنا معرفة دا غلط والصواب هي بلام لنا حقيقة غلط والصواب نية يكشت هي حقيقة بشكل لا أمر معرفة بشكل لا خلط هندو دنيا ليك جداية يعني جاروية نموني جاوزن دا محاضرة رابر دو باسم كر جاروية درين حقيقة تطور دكا كجويل إرادة قري أو لقى معرفتي معرفة تطور دكا قشة دكا دكشة توبار تستفيد حقيقة التي خويتي جارت كلا محاضرة رابر دو أو مان باسكت تصفوش بكامل كاك خالص رسول سلام مستدرس برستان ودان قلب ما بس لو بارسا قوشتا نية ولم حديث دري أو بارسا قوشتا في درين قلب والله راس دكي ألا وهي قلب أمجي أم دزاني أمن نازانم أو حديثة زعري بلا بلام أدي تشون أو اللي كلا قرآن باس لك دري قلب تانية كتابي بكنوا يخو ضل بيكنوي خلايا عندك تي بلام خلايا هستية نق عقلي لبر أوي قلب أدي فؤاتيا كل القرآن هون تانية كجات كاتك باس يفو دو مصطلح دري إنسان دري بشر دري بني آدم هي دري فرقيتي لا قرآن هرتشتكي هل بجاتيا دقيقة بمرادف بازناك مرادف نية لقرآن باسي أوي دك لقويتي بوي قلبي شي باس كري فؤاد بالتأكيد يعني أمدرم ألا وهي الفؤاد هيز مشكلة أنا برام أو لي ونقل كره خوي أما هر حديثك براستي لزاري في غنبر صلى الله عليه وسلم ترشوي تاو أو هيز شكوكما بس بقول زاني ككترنا سرزاري إنسان دبت معرفة لوحي دكي دبرتي قرآن لوحي ناكي دبري وقف الناس دارش رايتو إسا أقر كومالك الرواية تشلس القرآن بهاتا باي عين دبوه معرفة تشيشاتي قورة دبو إسا أي حديث أواني كدبتا رواية دبتا معرفة لوحي دكي إلا أواني
متواتر پێکرد بە هەمووی متتەفقین لەسەری بەنەس هاتیە کەمی شێشتووە ئەوە وحیە دەناویکە بە معریفە حیسابە دەبینی حەدیسەکەیە یەک دەرێ ئەو هاات دەگوت یەک دەرێ وایە یەک دەر ڕیوایەت یەک دەرێ ئەو کەلیمەی وازێت ئەها معریفە ئەوە صفەتی معریفە صفەتی وحی ئەوەیە دەستکاری نییە هیچ ئەلفولامەکی دەستکاری بکەی ناوی وەلا ینی هەر یەکشتی دەستکاری بکەی ناوی حەدیث لەبەرەوەی نەقلەکەی ڕیوایەتەکان مشکلەت و حەقی خۆتە شک منهەجی چی ئیمامی غەزالی یان دیکارت یانەوە ئەتو شک لە حەدیث نییە شکت لە ڕاوی و هەڵگری حەدیثەکەی حەق خۆش ئەو شکەکەوی ئەتر لەوەی مشکلەکە هەیە کاک خالص بەڵام وڵی حەقیشت بۆ ئەوە تەڕح کرد ئەمن ئەگە ئاکامی وایە دەم بۆ تەرحی مەکە لەبەرەوەی مشکلەیە زۆر مشکلەی تری وایە نازانی خۆی وەکبری فەرموودە هەیە کە ئەرێ چۆن فەرموودەکان دەناسیەوە دەرێ ماوافق یان موافقەی قورئان بی ئەوە هەرچی دیتت موافقەی قورئانەتەوە لەبەوەی مشکلەمان زۆر ئەوە نەبی ینی کاکتوانە کەسێک خۆی دەکوژێت هەموو پێکاتەین تێدا بەشدار ئەنەوە یەک لە وەڵامی پرسیارەکان دەرێ هەمووی بەشدارە کاتە ئەو دەرێ عەقل و نەفس و ڕوح و قەلب و فترە و دەرێ هەموو بەشدار بەس جارێ لەلای هێروە ڕوح و فترە بەشدارین ئەوان لەو ویشەی مشکلەکە لە نێوان عەقل و نەفس و عقل و نفس و قەلبە باشە ئەوجا ئەوە ئەتدرێت کە یەک خۆی کوشت ئەوە هەموو بەشدارن ئەوش جوابە بەڵام کاتە کە دەرێ ئەگە توێ شوێنێکی هەر قورئانە دەرێ سەلام لە خۆت بکە چێ سەلامەکەی دەکا چێ جوابەکەی وەردەگرتەوە لە خۆت چێ سەلامەکە دەکا چێ هەنیانە عەقل یعنی ئەوانە مایتی ئاڕۆزن هێشتا بیری لێ بکە زیاتر کاکشوان پارێزەر عەقلی مرۆڤ ئەنجامی مێژووی کردا لە پرۆسەی مێژووی بەشەر تەراکمی کردووە گەیشتوتە ئێستا نونە مناڵی دابڕا لە مرۆڤایەتی لە ژوورێکدا تا تەمەنی 50 ساڵی هیچ فێر نابی واتە بێعەقل ئەوێت کەچی ڕۆح و نەفس قەلب دڵیشی هەیە بەڵام بێعەقڵیت ئەکاکشوان ئەو واضحە عقل مكتسبة وكل روح نية روح مكتسب نية روح ثابتة عقل وردقري ولا قرآن تعقلون يعني أنو بولد بنو لا تعلمون شيئا وبازك وجهتو بازك تراكمي شا بالضبط تراكمي عقل كونه عقل همو يارمتي يقدر هر ثقافة معناه أو معناه أتوددي أو يددي إذا حزارة وثقافة تعرف فقتها هزارە بریتیا هەرچی ئیشی ئینسانە بە ماسوولکە و عقل پێکەوە هەزارەی پێدرێن سەقافەش ئەوەی کە ئینسان بە عقل ئینتاجی کردێت لە ئەوەلی هەتاقی سەقافەی پێدرێت لەبەر ئەوەی پێکەوەی ڕاست دەکەیت لە ئینسانی دابڕا خۆ عقل فیتەڕی نییە بەس ئیستعدادی هەیە لە بۆ وەرگرتن بۆ نمونە فەرقی عقل و بەردێکچیە لەبەرچی بەردەک عقل نابی لەبەرەوەی ئیستعدادی تێدا نییە هەرچی عقل ئیستعدادی تێدا ئەی پێی دەگوترێت ئیمکانیە ئەیان پێی دەگوترێت فعل و قووە ئەوی تێدا ئەو فەرقی هەیە ئەگە ئەو ئیستعداد معناتی معنە عواملی داخلی ئامادەیە لەگەڵ عواملی خارجی تەفاعل بکە بۆ گەشەکردن ئەمە جارێک باسی فەلسفەی گەشەکردنمان کردیە ئەوەی جەنابەت دەرێ عواملی داخلیەکەی لێ نایلی عواملی خارجەکەی بێت سەرێ دەرناچی چۆن هێلکە ئێستا ئەگەر عواملە خارجەکان تەلقیحە پلەی گەرمایە ئەوانەی لێ بەبڕا هێلکە گەشە ناکە لە بۆ چچکە عینی شت عینی وەکو ئەو میسالەی تووە چکە عەقڵ یەک لە جیهازە ئەوانەی پێی دەگوترێ جیهازی تەتەوری تەتەور دەکا بەهۆی عواملی خارجی بەهۆی بیئەی کۆمەڵایەتی ئەو مۆزوعش گرنگە کاک شوان دەست خۆش بین کاک فەرهاد خامژمان من پێم وایە نەفس و ڕوح تێکەڵیەک
بس نفس خلقه روح أمره دەکرێ قسەکەت ڕاست بی لە چوارچێوەی تێکەڵیەک لە عالەمی ئەمر و عالەمی خەڵق بەڵام نەچێ ئەوەی بری و یەکن هەندەکەی دەرێ ڕوح و نەفس یەک شتە ڕوح کە هاتە ناو جسم دەرتە نەفس ناچودایە زۆر جودایە لێ نەفس بە خۆتزانی لە قورئاندا بە سێ حالەت باسی کردیە دوی باشە یەک خراپە نەفس اللەوامە نەفس کە أمارة بالسوء أسيم لو دملي يعني نفس حالة خرافي الروح أو حالة أنا ورناقي هيك حالة وري الروح دبر عندي ليك جدانا أقل لي بيها تندا موضوعتي دقيق شا كاك جوهر دري ما مصار روح ونفس شون جاري أو تازة باسي أمك نا أكل شاري تمنديتو روح عالمي أمره نفس عالمي خلقه روح حالة ورناكري حركي نيا زمني نيا ضدي نيا نفس وانيا نفس أحوالي هي زياد دكا كم دكا جاروي بصر عقل زارة جاروي عقل بصري دا زارة أو روح حزي لاشتشكات بياني حزي لوي نيا زالة بس إنسانة كيدا بياني جورة وسع اشترا لوامية أمارة بالسوء يعني أوانا همي حالاتي نفسها أصلا نفس بكم تيجي اجتماع أو دقة ولا قد دقة ليك جداية يعني مستمر للتغيير داية لها تتشون داية برو باشي برو خرابي أهو بوشي وازي كاكتوانا حماد جارشك سؤالي تري هي كسي كدبوريتو عقلي دوستيت يعني روح النفس زورتوانا سؤالتي كدبوريتو بيدتي وعي لدست بدا كوعي لدست دا عقل وأواني لدست دا جاري نفس الشيء لدست دا بلام روحي دميني روح فترك هي دستكارينيا لهم حالة كان ثابتة كاتا يان دبوريتو يان لخودتي يان بنزليدن يان دنوي روح روح فترة ثابتة أوي قران كاري بسردي لنيوان قلب ونفس وعقله أوان دورين كاك توانا دست خوش بسؤالة عالي وقرسيشة كاك زمناكو دست خوشي دكا كاك ربوار دست خوشي كرد ديار لبوي ديار باشو بيرازي بو والعمانا كاك نباس تريد دكريت برين روح فورميكا لإنيرجي أوي بيشتوش كاك ناسم چان بو باسيان كرد پێم وانە ڕۆح فۆرمێک بی لە ئێنێرجی چکە ئێنێرجی وزا مادەیە لە کۆتاییدا خەڵقە لە قورئان بەوازحی دەرێ ڕۆح ئەمرە ئەمەش باسمان کرد وێ شێوەیەک نییە لە فۆرمێک نییە لە ئێنێرجی بەڵام فۆرمێکە لە قەوانین بەلای ئەو لای دابڕۆ بەلای مادەیدا نەچی باشە ئەو منهەجە نوێ بگریە بەر لە بۆ ئەوەی عەقڵ دەست خۆش بی سوالێکی زۆر جوانی شەکاک كاك إبراهيم أحمد دەکرێت تاژیان هەبێت ڕوح هەبێت بەڵام نەفس و عقل نەمێنێن هەرچەندە ژیانیش هەبێت ئەم ڕاستە ماوز دەزانین چۆنە حەیات ئەمە باسمان کرد حەیات بە تەنها نەفسی دروست ناکە ئێستا دار و درەخت نەفسیان نییە هەستا هەیە دەرە نەفسی هەیە ئەو نەفسەی ئەمە وەسفی دەکەی نیتی حەیات نەفسی نییە كاتك روحي ديتا بل روحك تسكو إرادة درز دكا لا إرادة نفس ديتا بيش أو وشتو آرز وكاني إنسان تتساق لخرا فألهمها فجورها وتقواها فألهمها يعني ليه راي هل وش ها ألهمها فجورها لري نفسه روح أوشتانية روح صافة عيار بيستوي كو تاو براو هيز أو يتكني نفس وانيا لا عياري هو الرد ديتا فاري بلام سؤالك كاجي بلين كدري نفس عرض نمينين لكاتي إنتاج لك الحياة لك حياة أوانا مرتبطنين روح وعقل ونفس وقلب أو فترة أوانا بيكو مربوطين كعقل دي أوانا دز بكار دبن بلام لك حياة أوانا دز بكار نابن
دەشکرێ بیری لێ بکەینەوە زیاتر ینی ئەو سوالانەی من ئەو جوابانەی من جوابی ئینسانە جوابی فەلسەفیە 100% نییە کاکی براهیم کاک جەنگاوەر تەکنۆلۆژیا دەوری چێت تا ئێستا لە دۆزنەوە خۆی تەکنۆلۆژیا دەوری زۆر دەبی بەڵام چونکە مشکلە چیە کاک جەنگاوەر لەبەرچی دەورەی باشی نەبووە تا ئێستا چونکە تەکنۆلۆژیا و علوم زیاتر اعتراف بە مادە دەکەن تا ئێستاوەقا قەرنی 20ەکە ڕەنگە لە قەرنی 25یان لە قەرنی سی دەگۆڕێ هەینێ باسی عیلم دەکەندرن عیلم فەقیرەی زۆر دواکەوتوو بوو لە قەرنی 20 و پێشووتر لەبەر ئەوەی تەنها لە چوارچێوەی مادە دەچۆ ناو زانستەکان ئێستای علومی ئێستا لە چوارچێوەی مادە و لامادی دەچی بۆیە و هات تەتەورمان کرێ ڕەنگە لە قەرنی 35 وا بگوتری بۆیە ئێستا تەکنۆلۆژیا دەورێکی زۆری نییە لە دیتنەوە چکە ڕوح ئەوەندە دوور نییە بری بە تەلسکۆپ بیبینینەوە ڕوح ئەو تا نزیکە ڕوح بە قەلب بە فکر بە عەقڵ دەتوانین بیبینەوە تەکنۆلۆژیا هەتا ئێستا ئەو دەورە زۆری نییە کاک جەنگاوە دەست خۆشبی کاک میێوان دەستت خۆشبی دەرێ سەنتەری بڕیار لای مرۆڤ دەچێ وڵاجە ئەو سوالە بۆ ئەی تەرحمان کرد سەنتەری بڕیار لای مرۆڤ وەچی کاکەوەش باسی کرد پێناچی لای یەک لایبی پێچی لە مرۆڤک لە بۆ ڕێکتەڕاتێک ئەو مرۆڤانەی کە عەقلیان زاڵە بەسەر نەفس سەنتەریان عەقڵە ئەو مرۆڤانەی کە نەفسیان زاڵە بەسەر عەقڵ سەنتەریان نەفسە و ڕۆح و ئەوەش ئەو دەورانیان نییە لەو مەوزوعی لەو متەباینەی کە تو باز دەکەی ڕەنگە ئەگە کورتترین وەڵام دابیتەوە لە بۆ کاک میهیبانی ئەوەی چکە وەختەکەمان زۆر تێپەڕیە و سوالەکانیش زۆر بەقووەت و جوانن بەڵام هەر بەردەوامیش دەبین هەتا ئاخیر سوال دەستەکان کاک محەممەد خۆشناو دەستەکان خۆش بیست مامۆستا عوسمان باس دەکات دەڵێ ڕوح تەنها بۆ بەنی ئادەمە خدای گەورە لە سەرتای دروستبوونی ئادەم باز دەکات کە دەڵێ کە ڕوحم بە بەردا کرد ئێوە سوزدەی بۆ بەرن هەروە لەگەڵ دروستبوونی حەزرەتی ئیساکەواتە ڕوح تایبەتە بە خوای گەورە ئێوایە بەڵام بۆ تایبەت و ئینسان و نازم مامۆستا عوسمان دەگە چیکی واتە ڕوح تایبەتە بە خدای گەورە هەروە لە هەندێک تاقیکردنەوە سەلماندوینە کاتێک مرۆڤ دەمرێت قورسایی لەشی ئینسان ڕاست دەکەی ئەو تەجروبانیان کردی ئەم دیتم قورساییەکەی و ئەوە بەڵام ڕاست نییە بە هیچ نەوعێک ڕاست نییە هەروە دەڵێن ڕوح ڕەتە بە ژیری بەڵام ئەوەش وا هەست دەکەم هەڵەیە چونکە ساڵی 2012 زانکۆی کامبرێت دەنیا خست کە ئاژەڵیش هەیە ژیری هەیە وەک هەشت کرد ئاژەڵ تەعاان ژیری هەیە چێتن بۆ ساڵی 2012 چی ئاژەڵ ژیری هەیە ئیرادەی هەیە چۆن نیتێ حەقلی هەیە چاکە و خراپەی لێک دەکاتەوە ئەدی چۆن ئەو لە بەردەستی نییە چیر هەردی غێرەوە عەقلی هەیە پێی درێەوە دوژمنتە چۆن ناچ خۆی نایەختە ناو ئاوی نایەختە ناو ئاوێ نایەختە ناو خەتەر لە ئینسان دەترسێ ئێوە هەموو ژیری و عەقڵە بەس لێرەدا کە دەرێ مامۆستا عوسمان دەرێ ڕۆح تەنها بۆ بەنی ئادەمن ڕقیچێکە ئەوش ڕەئیە دەشکری ڕەئیوی ڕاستەبی ئەمن وەکو تێگەیشتیمان ڕۆح تەنها بۆ بەنی ئادەم نییە بۆ حیواناتشە بەڵام قیچەکە بە ئەو مۆزوعە بمینێ هەندە ڕێی کەشەیە هەر مامۆستا عوسمان نازم بەگە چێتە بەڵام مامۆستای کەشەیە دەرێ ڕۆح حیوانات ڕۆحینە ئەمن وای تێگەیشتیمان ڕۆحی هەیە هەمیان ئەوانش ڕۆحیان هەیە بەڵام فەرقەکەی لە بینی نفس و عەقڵە لەوێ جودا دەبتەوە کاک مافناس کاک عومەر بێ کەلاسی دەست خۆش بی وإذا نفس زوجت من واي لحالم من لحالم نفس لجستي فصلتي زيادة كريتو لكاتي مردني مروف نفس نامريت بلكو جستا مادية كدمريت والروحش نامريت لقل ريزم دابو جناب روح ديلا مويكا همو فكر وعقل جيري لروح ده اواني اخيري هم زور دست خوشبي بس لبس روح ديلا او مسألة روح سجني روح او دقيق نيا او موضوعها او زور كتاب باسيان كري يكم كتاب كباسي سجنبوني روحي لجسم انسان كري كنزارة باي من دائية كان تفاشي او موضوع دي بلام روح ديل نيا راسا بي إشاء فدري ديلا قصة كتجوانا بلام
نەدیل نییە ینی ڕۆح ئیش خۆی هەیە لە جسمی ئینسان و ئەمری خوایە ئەمری خوا چۆن دیل دەبی وەکو تازە ئەوش باسی کرد کاک محەممەد خۆشناو کە ئەمری خوایە تامان ئەمەش باس نەکەم قەیچەکە نەفس لە جەستەی فەسڵی ئەوە مشکلە نیە چکە ڕۆح نەفس خەڵقە مادەیە ینی مادەی زیاتر تێدایە ئەگەر نامادیش تێدادی بەڵام ڕۆح ئەمرە بەس چۆن دەری نامرێت ئەدی ئەو هەموو ئاەتەی هەیە لەسەر نەفس هەر تازە لێرە برادران ئاەتە چیان نرد و باسی مردنی نەفس دەکە نفس دەمری كل نفس ذائقة الموت يعني أو آياتي أويش باسي كل باس دەکە من واضح دیارە نەفس دەمری دەست خۆش بکە عمر موضوعی باش بروژە کاک سەرکەوت سەوادی کە ڕۆح لە هیچ شوێنێکی جەستدانە چۆن لە جەستات دەچێتە دەر کەسێک بێ شتێک نییە بە ناوی ڕۆح چۆن دەسێنین کە کاتی پێغەمبەر نازانی ڕۆح چیە ئێوە چۆن دەتوانن بڵێن چیە هەندێک کەس دەڵێن شتێک نییە بە ناوی مردن ئەوەی هەیە دۆخ گۆڕچیە ئێوە چ دەڵێن دەربارەی لەبەرەوەی کەس نازانیە ڕۆح چییە ئایا بۆ چوونی هەموو کەس نەڕاستە و ناڵەشە دەربارەی زای چۆنا ڕۆح هەیە ئەوەی دەرێ ڕۆح نییە چ مشکلەیە یعنی ئینکاری زۆر شتیت کەس دەکە بەس ئەگەر وا نەبی ئەدی جیاوازی ئێمە و دار و درەخت چیە غێر ئەو ڕوحە ئەساسە ئێستا ئەزانم ئاعتراف بە ڕوح بوویتە شتێکی عالەمی ڕاستە سەردەمە چی فەلسفەی سەدەی 1970 تا ڕادەیەک بۆ شێوی بوو بەس ئێستا تقریبا بوویتە عالەمی بەس یعنی کە دەرەی شتێک نییە بە ناوی ڕوح چۆن دەیسلمێنی کە هەیە ئەمە پێمە ناسەلمێنری ئێستا ناتوانین بنین خوا چۆن لە دەی بەتەلی دلیلی خوای گەورە ئەو گردونیە ئەوە سەلمان نەکەی دلیلی ڕوح ئەو ئینسانیە ئەو تو لە پێش بەڵام وەکو خۆی ڕوح بینە دەرێ و بە خەڵکی پیشاندەین بە هەست و تا ئەومان بە کەس ناکرێ ئەو مۆزوع دەستخۆش بی کاک سەرکەوت کاک فەرهاد کاکە ڕست دکتۆر شارستانیەتی کۆن زۆر لێکدانەوەیان کردووە بۆ ڕوح کە لە مەلحەمەی کلگامیش ئاماژەی پێکراوە هەر ئەو بۆ چوونەشە بۆتە سەرچاوە ئاینیەکان بۆیە ئاینەکان هیچ تەفسیرێکیان نییە بۆ نا لە کاک فەرهاد پێشی مەلحەمەی کلگامیژن باسی هەرچی نسووسی قەدیمە باسی ڕوحی تێدایە حتا کتێبەکانی هندی کتێبەکانی سینی کتێبی نسووسی قەدیمەی مسری کتێبی هێرمسی یۆنانیەکان کە زۆر باوەڕێن پێداە کتێبی مەندایەکان هەموو باسی ڕوحی تێدا ئەو لەو مۆزوعانە دەبی دقیق بی بە گلگامێشۆکە و بە هەندێک ئەوەی ڕەوشنبیری کورد جاروەیە بە هەندێک شتی وا هەڵدەخرێت نا ئەو مۆزوع کۆنا ینی ڕوح قەزیە ڕوح مستەڵەحێکی ئاینیە ئاین هینایکە ناو بەشەر دنان ئەمە ڕەنگە 3000 ساڵ بکەش لە بۆمان بە دەرنەدەکەوت کە ڕوح چییە ئەچەندە ئەوش احتیاطی هەنی ئەو مۆزوعانە یەک تەرحیەکە زۆر احتیاطی ئەو ڕێایی لێک جوداییە لە گفتگوەکان زۆر پێویست و باش کاگەنووس دووبارە پرسیاری هەیە مداخلەی هەیە دەست خۆشبی بە بڕۆی من دار و درەخش ڕوحی هەیە قەیچەکە ئەوش ڕەئیە بەڵگەشت بۆ ئەمە ئەو دارەی دەستی بەکریان کرد کاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مینبەری بۆ دروست کرد کە لە مەدینە کاتی وتادان تاک و دەستی مبارەکی بەسەر دانا ئینجا بێدەنگ بوو ئەمەش بەڵگەی چڕون ناوەنە معجزەن ئەگەر هەر ئەوەندەی بەڵگەت هەیە نا کەەوە معجزەیە یان عەسایەکەی ئەوە یان جاروێ نەملە هاتیان ئەوە نابتا بەڵگە ئەوەندی ئەمە لی تێگەیشتنی هەتا ئێستا دار و درەخت ژیانی هەیە بەس ڕۆحی نییە چکە ئیرادەی نییە حرەکەی نییە بە دوای غیزا و مەسلحەت بگەڕێت دەبا هەندێک کاکی نووس پێ دەچی ڕۆحی نابی تەنها حیاتی کاک سەرهەنگ کاکە سەرهەنگ خاڵ دەست خۆش بی کاک سەرهەنگ خدای تعالی دەفەرمووێ یەسألونەکە عن الروح قل الروح من أمر ربي گرنگ نییە مرۆڤەکان هەموو شت بزانن بەڵام گرنگ ئەوەیە باوەڕ پێ بەس ئەوەت ڕوون نەکردەوە ڕاستە ئەوە وا دەرێ ئەگەر لە سەرتاژە لەگەرمان بی
أما هو آية تمان باسكت كدري يسألونك ليه روح بلي روح لأمره كاتا أو درجاي معلومات دا نفسها منهجك اللي بوتاني دري لأمر لي بقري يعني معلومات بيد دا خلق شي زور وتيجيشيا خوا درجاي للسر روح بيودايا نعم درجاي لسكرتوا بوي بيد دري روح لخلق نيا لأمره بوي برودوي معلومات بيوز راستي معلومات تأس لسر روح زور كمان وەکو کاکسەر هەندشتەرێ نەشی بینیەوە میوێ باوەڕ پێی هەبی دەبی باوەڕ پێ هەبی بەڵام هەشا ئەوە نییە بە تۆ بزینە هەشت باوەڕی پێنە قەچەکە ئەویش خواڕی پێدایە کە باوەڕی پێنی دە بە خۆی باوەڕی پێنی خۆی خۆیت ئادەست خۆش بی کاکسەر کاکەم لە ساڵح ماسم وەسوەسەتی مەکانی ئەی خۆی ئەوەیە وەسوەسە عینی سوال أري وسوسة ما دام وسوسة هبو أو بمعنى عقل ونفس إيش كرت أو يقل نشانة كانت شكا أستاذ زاروي وسوسة يدودري تردد تبيني مانجاك لبولا إيش تراجع دكا أو مترددة كاتوا عقل ونفس إيش دكا وإيش دكا لبيني أوانية عيني أو برسياري وسوسة لبيني عقل ونفس الروح فطرة قلب دشيا زور عالوزن أو موضوعانا مكاني هي دەتوانم شتێکی بگەم پێدەچی لە بینی ئەو متەباینەی باسم کرد متەباینەی بینی ڕۆ ئەوە عەقڵ و نەفس بی وەسوەسە پێدەچی لەوێبی بەڵام جوابی نهایی نییە کاک ئەکرەم خالیت دەستەکان خۆش بزانراوە ڕۆح و دەروون عەقڵ پەیوەندیدارن ئەگەر ڕۆح و دەروون نائارام بن عەقڵ چۆن دەچی بۆ ئەمن یەک شتی ڕاست دەکەمەوە ڕۆح لەو معادلەی دانیە عەقڵ و دەروون و نفس وأنر ليك أو راسته نزيكني بس روح لو معادلة دانية روح آرامي ونا آرامينية روح أحوالينية روح حركينية زيادة كمينية بري أو إنسانة والله إنسانة شر زيادة الروحية أو هي إنسانة شي كمة الروحية أوش من باسكت يعني من وايت يجيش مكاج إكرام بوشي زي بخد زاني أو قزيانة زور آلوزن كاكلي دوتشي دەستخۆش بمانسا وێنەکانت بە ئیسیفادێن زۆر سپاس دەکەم دەستخۆش کاکسەن لەوراری نەفس زۆرمانە هەیە بەڵام ڕۆح مرۆڤ لە کاتی مردنیش پاش ئەوەی مرۆڤ لە گۆڕدەندرێت دەگەڕێتەوە لاشەی مرۆڤ ڕۆح دەگەڕێتەوە لاشەی مرۆڤ باس بکەین ڕۆح لە ناو ڕۆح کە لە جسمی ئینسانی ڕۆی تا ڕۆژی قیامەتی دەگەڕێتەوە بالفعل وایە هینی دەگەڕێتەوە ناوی هەر نسوة بنان يعني إيه أوانش ما لبود دقريتوا بحمش تو دقريتوا بنفس وبشتو بلا أوي نازانين آية كدتين ناو بهشت يان جهنم تونا معادلة يان متبايني بين عقل ونفس تون دبي شكا هندك إشي دقوري حتى حضرتي آدم إشكا توشي أو زين نبو بيشتري زورج يانش كبو كوايلي دي بيشتي بدزلكو برقو بيشتي بنفسو أوانا دبي يعني سعزرتي عيساش عيني شت تكاد روحك تايبت بأمرك تايبت لبوي هاتيا بيوستي جسمي نفسي عقلي جداترة أو موضوعنا واعي لباش مردني مش أو حالة أنا ما نوتشي الدنيا بالضبط بيناتي أو هابي بيدتي متبايني بين الروح والنفس بتزورش كبي النفس أو دورة زوري نبي يعني لأمارة البسوء نميني حالتي تري ببيني مثلا شتيتر بلام أوها نميني جاروية ظالبي بس عقل وشتيوت بيب بس مهم أي الروح ثابتة لها مقناع كاك محمد خوشنا استاجن إما قربلين روح النفس ليك جدايا ولا زور بي تفسير كان دارين خداي كورا أما بإزرائيل كان روح ما متشي تاوكو بمرين هندك جار كسيك لسر مرجي دلي رادوسي بلام بآميز تنزار روحي ديتوا باري زندي دبيتو دوباره بومت تزاين چونا اوي قضيه اسرائيل روحي ما دچشي اوي لي تكرم دبو ما مستعني عيني تكون روح ناچشري روح قانونا تقدتي روح اوي نمونكي باسم كده يعني اونيا روح بيتنا جسمي انسان لابي ولكاتشي دري بينو بروا
بەو شێوازەی نییە ئەمە هەرچی حەدیسی ڕاست بی لە زاری پێغەمبەری تا 100% بەڵام ڕیوایەتەکان مشکلی ئەمە دووبارێکمەوە کاکم محەممەد ڕۆح نەچتە دەرێ هەتا بێتەوە بەری ئەو قوانینانەی لە جسمی ئینسان ئیش دەکات تاو نەڕوویە بە ئامێر کە دەرێت ڕۆحی دێنەوە بەری نەڕوویە بە ئامێر ئەوانەی کە مردوون جسمەکانی ئەوانی کە ڕاستن ئیش دەکەنەوە بۆیە هێشتا قانونەکان تاو هەر هەیە بۆیە مەجای ئیشکردن و مەجای بەردەوامی ژیان و ڕوح هەر لەوێ دەمینی ئەوایە کاگی کرام خالد سێ کوچکەی ڕوح و دەروون و عقل نابێ یەک بگرن ببن قومەی تێگەیشتن دەزانێ ڕۆح طبعا ڕۆح دێتن ئەمە باسمان کرد بە میسالێکی غەڵەت میسالەکە دروست نییە بەڵام لە بۆ تێگەیشت وتمان وەکو تەیارەکی کارەبایی کە ڕۆح هاتە ناو ڕۆح نایەتە ناو جسمی ئینسان باسم کرد چۆنە بەڵام وا دەرێن لە بۆ تێگەیشت ڕۆح کە هاتە ناو جسم وەکو کارەبا هەموو دام و دەستگاکانی ناو جسمی ئینسان دەست بە ئیشێ دەکات عقل نەفس قەلب جسد جەرگ نازانم خوێن هەمووی ئیش دەکات دەست بە ئیشکردنی خۆی دەکات دەست بە زانی ئیشکردنەکەش چۆن خۆ پێشتری ئیشکرێ بەس ئیشی مادی کردە ئەو جارە مزدەوج دەبی دەوری بۆ نە زمان تام دەکا ئەو ئیشێکی مادیە بەڵام قسە دەکات شێکی نامادیشە چاو دوو حالەتە هەل لەبەرچی لە قورئانی باسی نەزەری کردێ باسی بەسەریشی کرد یەک جودایە ئەو ڕۆحەکە دێتە ناوێ دەبتا مزدەوت دەبتە تەرکیزیش دەبتا عەقڵ جاروێت تەماشای شتێکی بە چاوەکی نەزەر چاوەکی سادە جارە شتێکی بە چاوەکی عەقڵ تەماشای دەکەی ئەوانەیە مەوزوعی ڕۆح کە دێتە ناوێ دەست خۆشبی کاک ئیکرام کاک بێستون ڕۆح لە چ بەشێکی دەستێت زۆر بە وردی باسمان کرد ئەگەر جێ لێ بووبی یان دوای شتێکی لێ لەسەر مەکانی ڕۆح لە جسم زۆر بە وردی باسمان کرد ئەگەر نادوای هەر بە تەلەفۆنیش بی لەبۆت باز دەکەم بەڵام ئەگەر لێ تەماشای بکەی باشترە پاشە کاک بێستون کاک ڕۆژان سەبەر ئەگەر دەقە دینیەکان دەربێنی معریفە و زانست حقیقت دروست دەکەن دەزانیت ڕەنگە دروست بکەن بە زۆر تاخیر دەبی سدین لە بۆ ئەوەی هاتی ئینسان زوو بگاتە حقیقەتەکە دەنا عەقلیش سەبەر دەیگاتێ بە زۆر یعنی وەکو ئەوەی ئەفلاتون ئامۆژگاریان ئیبن ڕوشد دەبا هەندێک عەقل پێویستە بەڵام ئاینیش زۆر پێویستە لە بۆ ئینسان معلوم پێویستە فەلسەفە پێویستە هەمووی پێویستە لە بۆی زووتر بگەینە حقیقەتەکە کاک یونس حوسێن مەوزوعی سەلامکردن لە خۆت مرۆڤ بەردەوام دوو فریشتە لەگەڵە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد رقيب عتيد أقل لي بي أو معناه ناوي أو لي باستي دو فريشتات كريا رنجة هذه فريشتة أو تدايا شكو فريشتة حتى إسلام بوردي نازين خوتيا بس رقيب عتيد كان لناو جسمي إنسانة لناو يعني باستي أو إنسانك كنا نستنسخ أعمالكم استنساختك أعمالنا چۆن ڕقیب و عەتید نییە زۆر ئەوێرێ على كلین سەلامکردن لە خۆت مرۆڤ بەردەوام ئەمە لە شوێنەکە یعنی کە کەس لە ماڵی نەبوو قورئان بازەکە دەرێ ئەگەر توێژێکی کەسی لێ نەبوو سەلام لە خۆت بکە ئەمە باسی ئەومان کرد چێ سەلامەکە دەکا چێشە ساحێبەکەی وەرگری ینی ئەو دوو پرۆسەیە لە بینی چێ چییە ئەمە ئەومان باز کرد کاک فەرهەنگ عەبدوڵڵا سڵاو لە دکتۆر بەرز دکتۆر پرسیارێکی فەلسەفیم هەیە ئەگەر بکرێ وەڵام بدێ ئایا لە باربوونی سروشت جینگە نابێتە هۆی دروستبوونی یان خەڵقبوونی گیانداری نوێ واتە تاکو ئێستا بوونی نەبێت ئێستا بەهۆی لە باربوونی گونجاو بوونی سروشت لە ئەسڵەوە دەوەستنەوە و ئایا هەموو گیانداران یەکجار لە ئەسڵەوە دروست بوون پاشان بە زاوزی و ڕاستی هەر بەردەوامبوون لە ژیان یاخود ئەو گیاندارانە لە ئەسڵەوە دروست بوون کە ئێستا هەن و دووبارە لە ئەسڵەوە دروست دەبنەوە یاخود هەر ئەسلی دروست بوون یەک جارە و ئەویتر بەڕێگای زاوزێ بەدام دوم زانی ئەو پرسیاری یەکەمت کە بری ئەگە گونجاو خەڵک دروستێ ئەو پێشان ئەو ڕەئیا و پێیان دەگۆ نەزەریە تەوالد و زاتی کاکە دەیانگۆ ئەو تا پارچە گۆشتێکی فرێدا یەک دنیا کرمی هەتەینی ئەو تە پرچت مەش و ئەسپێ و ڕشتی هەتەینی ئەو تەوە خەڵک درست زۆر درەنگ
هەرچەندە لە قەدیمۆش علەمای دینی ئەویان ڕەت کردەوە وتیان ئەوە غەڵەتە هەندە شێ گوتیان ڕاستە ئیبن حەزم گوتی ڕاستە بەڵام زۆری گوتیان ڕاست بەڵام لە دواییدا هیپارین لەگە باستۆر تەجروبەچیان کرد دوو قوتیان هینە قوتۆ گۆشتەیان سەریان کردەوە قوتۆ گۆشتیان سەریان قەپات کرد ئەوەی سەری قەپات کرد هیچی لێ نهات نەکرم نە هیچ هەیتکە پڕی کرم بوو ئەوجە تێگەیشتن گوتیان ئەوە تەواالد ذاتی نییە پێشەن وایان زانی لە بینی قڕ و خۆڵ و ئاو ئەوها ئەوتە بینی بۆق پەیدا بوو ئەوە کاکەوتەوە پەیدا بوو ئەوجە نەزەریەکە ئەوە شکا تەواالد ذاتی هیچ شتێک پەیدا نابی ئیلا حیات لە حیات پەیدا دەبی ئیلا لە گەرایەکەی پەیدا دەبی بۆیە ئەوانە بە ئەمرێک دروست بووینە بە مەرسوومەکی گردردونی خوایی دروست بووینە و ئەگەریش زیاترت بێ حتا لە تەوازن الکەونی نەگەی نازانی ئەو شتانە ناکرێ بە هیچ نەوەچی یعنی مەجای تەتەوری ئەوی داروینی و لامارکی و هیکسلی و پێش و تریشکە باسکرا کە ئەو علمە هاتە پێش دوو علم زۆر گرنگ بوون یەکیان هەندەسەتت زیینات ئەویان تەوازن الکەونی کەو دوو علمی بخی دەزانی مەجای تەتەور بە هیچ نەوەچی نییە لەو گردردونی تەنها مەجای تەتەور لە مجتەمع هەیە بەڵام ئەو زۆر دوور درێژە و مۆزوع ئیشاڵە جارچکە باسی دەکەین کاک فەرهاد خامۆش زۆرەکەی تری نەفس کە بیرت چوو مطمئن ڕاست دەکەیت وەڵا ڕاست دەکەی نەفس مطمئنەیە دەست خۆش کاک فەرهاد وڵی ئەرنارین مەلاش غەڵەت دەکات جاروێ ئینسان لە بیری دەچیت سێ حالەتی نەفسەیە کە لە قورآن باسی کردی مطمئنە ئەمارەة بالسوء ئەویت کەش خەریکە یکەم لە بیرچی ئەو جارە کاک فەرهاد يعني سيب أواتو ببير هناينو دست خوش بي أو سي حالته بدأ صلاة إن الروح من أمر ربي ليرى أمر بمعنى أو نايك خواب للروح عائدي من نكبشة فتروح ليرى بمعنى أمر نا كاك أو وهنية أمر هو عايدي منه عايدي أو قردونه همو عايدي شيء عادي أمر نازم دیارە سەرەتا دەباسنی خوای گەورە باسی ئەمر و خەڵقی کردێت تەنها ئەو دوو بوعدە هەیە لەو گردردونەی یعنی هەرچی دەیبینی پێکاتەوە لە ئەمر و خەڵق هەرچی دەیبینی ئینسانە دارە بەردە ئاسمانە زەویە لە معادلەی بینی ئەمر و خەڵق پێکاتە ئەمان ئەمر چیە ڕوح لە ئەمرە یعنی ئەمر تا ئەوە تعریفەکەمان کرد یعنی لناو جسمي إنسان ولناو قردونيش وعيني شتي تدا بس ما نكر أو موضوعة بدريجي إن شاء الله توعي لبوي بكرهوا قد مثالته كأجنا بس جولدن ما صرت مشاكري عقل ونفس وروح شيء ياخد شيء كسي تارم هي تمشاكري عقل ونفس وروح شيء تمشاكر لناو جسمي إنسان برسياركت لكن ناو جسمي إنسان تيان للدروية باش لا برسياركت ناقملا أي ما بس لناو جسمي إنسان تمسك عقل ونفس وروح وأوانا لنا عمليتي بري لبرسين لا إن ناو لإنسان لا عالم الصغير بري يك عالم بتاعك معه كامل إجدك مثلا إذا أو قردونا بو قوريتي خوي تنها بقوانين طبيعي إجدك عالمك أو بلام هر إنسانك عالمك يعني أجر نازم واضحة يعني كاكشوان باريزر يسألونك عن الروح قل الروح من أمر ربي ولا مت يكاكم أدي باس ما كرت أو كاكشوان يعني ينزو برسيارة كربو يعني أو ما كرت قل الروح من أمر ربي وات الروح لخلق نيا لما الدنيا لا أمر لبشي أمر لبشي قوانينا ليه لبوي بكري ليه معلومات بيداك نقل بشي مادة وخلق كاك آري روح خواي قورت دروستي كردوها باشي خير وشر كد كاك آري روح دروست ناكري الروح أمره يعني نابري وخلقنا الروح لنا كباسي الروح تكري يعني باسي قرآن دكري يعني أوانا كلمات تهيبتي دي القرآن ويتدبرون القرآن ناري وخلقنا القرآن ناري وخلقنا الروح أها نابري ولو شتي واخرابش نقول يا بس الروح درس ناكري شكا قد درس بكري خلقه
ڕۆح خوای گەورە دروستی کرد نە ڕۆح لە ئەمری خوایە دەیگری بەشی خێر و شەڕی تێدا نیە ڕاست دەکەیەوە ئەوتە بەشی خێر و شەڕی تێدانی بەڵام ئەو کاتە دەچێتە لاشە دەبێتە نەفس ئەیش توانای شەڕ و خێر ئەو ڕۆحەکە بەخۆی ناتە نەفس ڕۆح کە داخلی جسمی ئینسانی بوو پێویستیەکانی جسمی ئینسان دەبتە نەفس ئەو پێی دەگوترین نەفس ڕۆح جودایە ئەمە جیاوازی لە بینی ڕۆح نەفسمان کرد ئەگە حەزتان لێ بوو جەدوەلەکێ بەکامی لە کتێبی ڕەوشی فەلسەفی سەدەی بیستێک جەدوەلە کامیل هەیە لەو کتێبەی ئەم باسم کردە فەرقی لە بینی ڕۆح و نەفس چیە ئەگە پێت باش و کاگاری لەوێ بکەین کاگ عادل عزت مامۆستای ئەزیز نەفس چییە ئایا لە ڕۆژی دوایی دەمێنی ئایا ئەگەر نەفس نامێنێت مرۆڤ چێش بە چی دەبینێت لە باشتون بوونە معلومە مەلائکە نەفسیان نییە بە مانای نەفس ئێمە ئایا مرۆڤ کە دەمرێت نەفسی دەمرێت یان ڕۆحی داچێت بەتاکید نەفس دەمرێت ئەو هیچ ڕۆح نامرێت بەڵام لە ڕۆژی قیامەت ئای ڕاست دەکەیت قسەکەت زۆر جوانە ئەگەر نەفسی نییە تۆ بەرێ جۆرت نەفس ئەدی چۆن تام لە بەهشت وەردەگری و چۆن عەزابیش لە جەهەنەم وەردەگری یەغێر دەبی نەفس بی ئەو زۆر زۆر ڕاستە دەبی هەست هەبی دەبی ئیرادە هەبی وەنیە تۆ وەسفی بەهشتی ئەوەیە يعني ما تشتهي الأنفس أو وصفي باشتا بمعنى أن نفس ديتو بعضهم بتشيوايك ديتو معلومات منظور بقوة نيلوي أو شيوي يستايلس الدنيا إنسان أو هاديتو أو حالة تانية وردقري مطمئنة وأمارة بالسوء لوامة أو هادي هرسي حالة دي يعني أو حالتي أو هاي نيات زورش كيا فرق لوي پێ دەچی معادلەکە گۆڕانکاریی بەسەر بێت لە بنێوان عەقل و نەفس کاک ئاری کاک ئەرڕەسوول بە جێرەی قورئانی پیرۆز عەقل و بیرکردنەوە و لێکدانەوە بابەتەکان لە دڵدایە لەهم قلوب لا یفتەوە ئەدی باسمان کرد بەس فەرقەچی هەبوو ئەمە قلوب پێمان وە نییە دڵە پێمان وایە دووبارەی دەکەمە لێش باسمان پێمان وەیە هەموو ئەوانەی بەشدارن لە عەقل لە عقل کردن لا بعقلی بوون مێشکە هەستەکانە دڵە زۆر جیت کەسەیە بەشدارە ئەو پێی دەگوترێت قەلب بەڵام ڕائیەوە دەکرێن و ڕەیەکی جوانتر بینن ڕەیەکەی من غەڵەت دەرچی هیچ مشکلە نیە ئەم ئەو ئاەتەی زۆر بەودی تەماشای هەمووانم کردی ئەو جاو ڕەیانەی باز دەکەم کاگاری کاک ئاری باسیەوەی کردیا سێ حالەتەکە مطمئینە لەوامە ئەمارت بسو تەواو زۆر جوانە دەست خۆشبی دوا پرسیار کاگلێزان خەیرەتدین وجاءت كل نفس معها سائق والشهيد بەڵام هیچ پرسیاری لەسەر نەکردیا ئەمەش بەو ئاەتەی کاگلێزانی کۆتایی باتەکانیان زۆر تاخیریش بووین نیو سەعەتمان تاخیر کرد زۆر دەستخۆشتنی دەکەم بەڕاستی گفتوگویەکی زۆر گەرم بوو پرسیارەکانیشتان زۆر خۆش بوو وای ئارەقەی بە من دەکرد هەندێک پرسیار هەندێک قورس و گران بوو مهم ئەوەیە ئێمە سوودمان بە یەکتینە ئەم سوودەشی زۆرم لە پرسیارەکانیش دیت ئینشاڵڵا ئێوەش لە وەڵامەکان بە هەموو لایەک کە ئەو بین وڵای کاگنیهات هاتی دەرێت ئەو پرسیارم جواب دێ ئەگەر دەبە خاطر کاگنیهاتی دەنەگەل تاخیرش من ماسا ئەگەر ڕوح لە ژێر ئەمری نەفس و عەقڵ نەبێت ئەی بۆ ڕوح سزا و پاداشی چاکۆڵەکانی عەقڵ نەفس نەخێر کاگنیهات ڕوح چۆن ئەمری خوای بی و سزا دەدرێت بیر بکەوە ڕوح ئەمری خوای بی ڕوح من ئەمری ڕەبی ئێوە ئەمری ویە چۆن سزا دەرێت خوا ئەمری خۆی سزادا نە ڕوح سزا و پاداشی نییە نە سزایە نەبەت ئەوە ئێمەین ئینسانی ینی ئەجەبی ئەوەشە زۆر درەنگ داهاتێت دەستەکانتان خۆشبی بەخواتان دەست پێرم و خوا ئەفیستان بی بەسەرتان